بە دروشمی دەنگی ژن سیاست دروست دەکات و دەبێتە گۆڕانکاری واقع. کۆڕێک بۆ بەڕێزان دکتۆر ڕازاوگوڵێ و بێریڤان مەحموود ساز دەکات هەریەک بە ناونیشانێک. بابەتی دکتۆر ڕازاوگوڵێ بڕیاری سیاسی ژن و هێزی گۆڕانکاریە. بابەتی بەڕێز بێریڤان مەحموود محەممەد ژن و سیاست لە نێوان فشاری سیاسی و ڕۆڵی لە سیاستدا. هەروەکو نەریتی کۆڕەکانیشمان ئەگەرچی هەردوو بەڕێزە ناسین بەڵام سیڤیەکیانە خوێنینەوە. بەڕێز دکتۆر ڕازاوگوڵێ مەحموود مامۆستا بووە، بەرپرسی کارگێڕی، ڕاوێژکاری یاسایی، بەڕێوەبەری گشتی، ئەندامی پەرلەمانی کوردستان، دکتۆرای هەیە لە یاسا، فاکەڵتی زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکانی زانکۆی کۆیە لە دکتۆراکەی لەوێ تەواو کردووە، ماستەری هەیە لە یاسا لە کۆلێژی یاسا و ڕامیاری بەشی یاسا زانکۆی سلێمانی، بەکەلۆرێسی هەیە لە یاسا لە کۆلێژی یاسا و ڕامیاری بەشی یاسا لە زانکۆی سلێمانی. لە ساڵی 1996 بەکالۆرێسی لە زمان و ئەدەبی کوردی لە زانکۆی سلێمانی بەدەستهێناوە. ڕۆڵ و بەرپرسیارەکانی ئێستاشی وەکو خۆبەخشە، سەرپەرشیاری بۆردی ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان، ئەندامی دەستەی ڕاستپێراوی ڕێکخراوی ئازاد بوون، ئەندامی دەستەی بەڕێوەبردنی تۆڕی 8 مارس، سەرۆکی لیژنەی یاسایی تۆڕی 8 مارس، ئەندام و دەستەی دامەزرێنەری هاوپەیمانی 188، هەروەها لە چەندین ڕێکخراو و تۆڕی مەدەنی و داکۆکیکردن بەشداری کارای هەیە. خەڵاتی یەکسانی بۆ ساڵی 2026 بەخشرا بە دکتۆر ڕازاوگوڵێ لەلایەن تۆڕی 8 مارس. بێریڤان خان بێریڤان مەحموود محەممەد بەرپرسی نووسینگەی پەیوەندیەکانی ژنانی پارتی یەکێتی دیموکراتی لە هەرێمی کوردستان، ئەزمموی 6 ساڵی لە بواری سیاست و پەیوەندی دیبلۆماسیەکان هەیە و هەروەها پەرەپێدانی پەیوەندیەکان لە بواری پەروەردە ئاراستەی پەروەردەی ڕۆڵی هەبووە. 2 ساڵ بەشداری کردووە لە پێشخستنی بەرنامەی فێرکردن لە ڕۆژئاوا لە عەفرین، دەستی کردووە بە خوێندنی ئەدەبی کوردی لە زانکۆی عەفرین، بەڵام بەداخەوە بەهۆی شەڕەوە نەیتوانیوە خوێندنەکەی تەواو بکە. کوردی و عەرەبی بەباشی دەزانێت، مامناوەندیشە لە زمانی ئینگلیزی. لە بواری پیشەیی گرنگی دەدات بە سەرکردایەتیکردن، تواناسازی ژن، پەیوەندیەکان، بەشداری سیاسی ژنان لە دروستکردنی بڕیاری سیاسی. لە بۆنە تایبەتیەکانی ئەم بابەتانەش بەشداری چالاکی هەیە. سەرەتا دەسەکەین بە بابەتەکەی دکتۆر ڕازاوگوڵێ و دکتۆر ڕازاو بۆ ماوەی 20 دقە تا نیو سەعات کات هەیە، فەرموو بۆ پێشکەشکردنی بابەتەکەت. زۆر سپاس دکتۆر گەشە، سپاسی ئامادەبوونتانەکەم هاوڕێیانی بەڕێز، زۆر زۆر سپاس کە لە کاتی خۆتان بەخشی بە ئێمە ئەمڕۆ لەو مەترسی گۆڕانکاریە فەلەکەی کە لە سۆشیال میدیاوە بیستومانە خۆمان ستۆکە بەر مەترسی و هاتوین لەسەر ئەم بابەتە قسە ئەەکەین. دیارە وەکو دکتۆر گەشە ئاماژەی پێکرد، ئێمە وەکو تیمی یەکسانی ڕێگەزی ڕێکخراوی ئازاد بوون بە هاوکاری لەگەڵ ژنانی ڕۆژئاوا. پێمان وا بوو لەم دۆخە چەقبوەستەدا دۆخی ژنان ئەبێت قسەی لەسەر بکرێت، هەم لە باشووری کوردستان و هەمیش لە ڕۆژئاوای کوردستان. دیارە بابەتەکەی ئێمە بڕیاری سیاسی ژن و هێزی گۆڕانکاری. ئێمە ئەزانین گۆڕانکاری هەر لە ڕووی مێژوویەوە هەر گۆڕانکاریەک لە هەر کۆمەڵگایەکدا ڕوویدا بێ، تەنها بە گۆڕینی حکوومەت یاخود بە گۆڕینی یاسا گۆڕانکاری نەکراوە، بەڵکو گۆڕانکاریەکە لەسەر بنەمای ئەوەی بووە کە کێ بڕیاری ئەو گۆڕانکاری داوە وە کێ دەنگی بیستراوە لەو گۆڕانکاریەیە. هەر لەو ڕوانگەوە ئێمە پێمان وایە بەشداری سیاسی ژن بەشێکە لە هێزی گۆڕانکاری کۆمەڵایەتی. و هەروەها لەسەر بنەمای ئەوەی کە بەشداری ژن لە ژیانی سیاسی ئێمە پێمان وانە بێت تەنها مافە، بەڵکو بنەمای دروستکردنی بڕیاری سیاسی و گۆڕانکاریە. واتە بەشداری ژن بنەمایەکی گرنگە.
ئێمە پێمان وایە کاتێک ژن بەشداری دەکات تەنها نوێنەرایەتی ناکات، بەڵکو ئەزمون و پێداویستی و پێشینە کۆمەڵایەتیەکان لەگەڵ خۆی ئەباتە ناوەندی سیاست و ناوەندی بڕیاردانەوە. ئەمە ئەوەیە کە بەشداری سیاسی ژنان جیا ئەکاتەوە. بۆیە لە باشووری کوردستان دەپرسین ئایا بەشداری ژن لە بڕیاری سیاسی دەتوانێت ببێتە هێزی گۆڕانکاری؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە ئێمە باسەکەمان بەسەر 4 تەوەردا دابەش کردووە. تەوەری یەکەم مێژووی بەشداری ژنە، هەروەها لە باشووری کوردستان، و بەشداری ژن لە بەشداریەوە بۆ بڕیاردان. ژن چۆن دەبێتە بەشێک لە پرۆسەی سیاسی، چۆن دەتوانرێت ژنان لە نوێنەرایەتیەوە بگوازرێنەوە بۆ بڕیاردان. تەوەری سێومیشمان بڕیاری سیاسی ژن و گۆڕانکاریە، دواتر بربەستەکان و ئەنجام و پێشنیارەکان ئەگەر کات یارمەتیمان بە. بەڕێزان، کاتێک ئێمە باز لە مێژووی بەشداری سیاسی ژن ئەەکەین، باسی مێژوویەکی 100 ساڵە ئەەکەین. لەبەر ئەوە زۆر زەحمەتە لە ماوەیەکی کورتە، لە ماوەی 20 دقیقە تۆ بێ هەموو ئەو مێژووی 100 ساڵە بێنیت و ئاماژەی پێ بکەی، و ئێمە بەڕاستی لەبەر خاوەنی ئەو مێژووی ناتوانین لەلایەکی ترەوە چاوپۆشی لێ بکەین. بۆیە من هەوڵم ماوە زۆر بە کورتی قۆناغەکان جیا بکەمەوە، و بێگومان لە باشووری کوردستان هەر کاتێک باس لە بڕیاری سیاسی ژن و هێزی گۆڕانکاری ئەەکەین، لە حەبسەخانی نەقیبەوە دەست پێ ئەەکەین. لەبەر ئەوەی لە مێژووی ژن و سیاست لە باشووری کوردستان کەسایەتێکی گرنگە، بۆ لەسەر بنەمای هۆشیاری ژنان و خوێندن ئیشی کردووە. بەشداری سیاسی هەبووە، هەم بە پشتیوانی سیاسی و هەم بە پشتیوانی دارایی. هەروەها ئەو ژنە بوو کە نامەی بۆ کۆمەڵی نەتەوەکان نار لە ساڵی 1930 و دامەزراندنی ڕێخستنی ژنان، واتای کەسێک بوو لەوانی کە بەهۆی بڕیارە سیاسەکانی ئەو ژنەوە گۆڕانکاری لەو سەردەمە ڕوویان. بۆیە ئێمە پێمان وانە بێت کە مێژووی ژن و سیاست لە هەرێمی کوردستان لە 91 دەست پێکا. بۆیە ئاماژە بە ئەو قۆناغە ئەەکەین و دابشمان کردو بە چەندەیەک، لەبەروی وتم بەڕاستی مێژوویەکی زۆر دوور و درێژە. ئەتوانین بڵین لە ساڵی 1945 بۆ ئەمە لە دوای قۆناغی حەبسەخانی نەقیب، لە 1945 بۆ 1958 سەرەتای ڕێخستنی ژنانە. ژنان دەستیان کرد بە دەرچوون لە چوارچێوەی ماڵ، چوونە ناو بوارە کۆمەڵایەتی و سیاسیەکان. یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم قۆناغە دامەزراندنی ڕێکخرا و کۆمەڵەی ژنان بوو. هەروەها 1958 بۆ 1961 گۆڕانێکی گەورەی سیاسی لە سەر ئاستی هەموو عێراق ڕوویدا کە ڕژێمی پاشایەتی گۆڕا بۆ کۆماری. بێگومان باشووری کوردستانیش لە دوای ڕوخانی پاشایەتی ژینگەی سیاسی گۆڕانی بەسەرداها و دەرفەتێک بوو بۆ چالاکی سیاسی و کۆمەڵایەتی. ژنان لە ڕێکخراوە سیاسی کۆمەڵایەتیەکان چالاکتر بوون، هەروەها بوون بە بەشێک لە کەشەکردنی هۆشیاری سیاسی ژنان. دەیەکانی 1960 و 1970 لێرەوە ژن و بزوتنەوەی نەتەوەی هەنگاوێک بەرەو پێش ئەنێت. لەگەڵ بەهێزبوونی بزوتنەوەی کورد، ژنانیش بە شێوە جۆرا و جۆرەکان بەشداریان کرد لە چالاکی سیاسی و چالاکی خوێندکاریەکانەوە تا پشتیوانی لە بزوتنەوە کاری ڕێکخراوەیی، و لەیلا قاسم نمونەی ئەو ژنانە بوو. یەکێک بوو لەو ژنانە. ساڵی 1975 بۆ 1988 ڕاستی ئەم قۆناغا ئەتوانین بڵێن هەم قۆناغی سەرکوتکردنە، هەم قۆناغی تێکۆشان و شۆڕشگێڕیشە. هەمومان ئەزانن لە دوای ساڵی 1975 دۆخی سیاسی گۆڕانێکی گەورەی بەسەرهات. لەگەڵ بەردەوامبوونی تێکۆشانی کورد، ژنانیش بەشێک بوون لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی. لە دەی 1970کانەوە سەرکوتکردن، کۆمەڵکوژی، ئەنفال، کیمیاباران، ئەمە هەمووی کاریگەری قوڵی لەسەر دۆخی ژن بەجێهێش لە باشووری کوردستان. تەنها بەڵام ئەومان لەبیر نەچێ ژنان تەنها قوربانی ئەو سیاسەتە نەبوون، بە پێچەوانەوە بەشێک بوون لە شۆڕش، لە پاراستنی خێزان و کۆمەلگە. گرنگترینیان بەشێک بوون لە پاراستنی ناسنامەی کورد. لە ساڵی 1988 بۆ 1991 قۆناغەکە لە قوربانیەوە بۆ بەرخودان و تێکۆشان هەنگاویە، بە تایبەتی لە دوای شاڵاوی ئەنفال.
کۆمەڵگەی کوردستان هەموو ئەزانین تووشی قەیرانی گەورە بوو، بەڵام ئەم قۆناغە بۆ مێژووی ژنان گرنگە، بە تایبەتی ئەو ژن و پیاوانەی کە لەو قۆناغەدا لەو سەردەمەدا بوون ئەزانن، چونکە ژنان لە ڕێگەی خێزان لە ڕێگەی کۆمەلگاوە لە ئاوارە بوون، بەڵام شۆڕشی کۆمەڵایەتیەوە ڕۆڵێکی گرنگیان گێڕا. لێرەوە ئەو بەشە مێژوویە بەجێ ئەهێڵین کە زۆر بە خێرایی ئاماژەمان پێکرد دێینە دوای ڕاپەڕی. پاش ڕاپەڕینی 1991 ژنان لە چوارچێوەی شۆڕشگێڕی و چالاکی کۆمەڵایەتیەوە بەرەو بەشداری دامەزراوەی هاتن. لێرەیە ئێمە ئەتوانین کە بڵین ڕاپەڕین لەگەڵ هەموو گۆڕانکاریەکانی تر کە لە ژیانی باشووری کوردستان دروستی کرد، لەگەڵیشیا قۆناغێکی وەرچەرخان بوو بۆ ژنان لە باشووری کوردستان، بە تایبەتی کە پەرلەمانی کوردستان یەکەم هەڵبژاردننی کرد، واتە لە ڕۆڵی شۆڕشگێڕیەوە هەنگاوی نا بۆ ڕۆڵی دامەزراوەی. کەواتە هەر بە خێرایی مێژووی بەشداری سیاسی ژنان، حەبسەخانی نەقیب، ڕێخستن و هۆشیاری ژنان، بەشداری لە بزوتنەوەی نەتەوەیی، شۆڕش و قۆناغەکانی پێشڕاپەڕین تا قۆناغی ڕاپەڕین. قۆناغی ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش زۆر بە خێرایی لە بەرەوەی هەمومان لەو قۆناغەیە ژیاوین، ئەیش بەسەر چەند قۆناغێکە دابشمان کردووە. قۆناغی 91 بۆ 92 ئەمە دەستپێکی دامەزراوەیە کە ئەو دۆخە نوێیە وای خواست کە ئیتر بەشداری سیاسی ژنان ببێ بەواقع لە باشووری کوردستان، وەو کوتمان دەستپێکی نوێنەرایەتی ژنان بوو و لە ڕۆڵی کۆمەڵایەتیەوە گۆڕا بۆ ڕۆڵی دامەزراوەی. 1992 بۆ 2005 ڕاستە دامەزراندنی پەرلەمان بوو، بەڵام بەڕاستی بەشداریەکان سنووردار بوو، لە بڕۆی هەمومان خۆمان ئەو دۆخەمان لە بیرە و ئەزانین بەهۆی شەڕی ناوخۆ، بەهۆی دوو ئیدارەیی، بەهۆی ئەو بارودۆخە سیاسیە کە بۆ ژنانیش ئەتوانین بڵین قۆناغێکی بڵین وەستراو بوو لە کاری دامەزراوەی، بەڵام لەگەڵیا لە کارکردنی لە ناوەندەکانی بڕیار لە ڕێی پارتە سیاسیەکان و حیزبەکانەوە هەر ڕۆڵ و بەشداری هەبوو. بۆیە لە 2005 بۆ 2009 ئەم قۆناغە بەڕاستی ئەتوانین بڵین قۆناغی گۆڕانکاری بوو لە پێکهاتەی سیاسی لە باشووری کوردستان. لە 2005ەوە لەگەڵ هەوڵی یەکخستنی دامەزراوەکانی هەرێم و گەشەکردنی دامەزراوە سیاسیەکان دەرفەتی نوێ بۆ بەشداری ژنان دروست بوو. خاڵێکی گرنگیش بابەتی کۆتا بوو کە لە 2009 کۆتا لە 25 گۆڕا بۆ لە 30. 2010 بۆ 2018 کە ئێمە بەم شێوەیە بڵێن دابەشمان کردووە، بەشداری ژن لە نوێنەرایەتیەوە هەنگاوی نا بۆ کاریگەری، بۆ بەشداری کاریگەری. لەم قۆناغەدا ژنان لە باشووری کوردستان بە شێوەیەکی دیارتر لە پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دادوەری و کۆمەڵگەی مەدەنی بەشدار بوون، واتە لەسەر هەموو ئاستەکان. و قۆناغی 2018 بۆ 2024 مان هەیە کە لێرەیە لە ڕووی نوێنەرایەتیەوە بەشداریەکە بەرز ئەبێت، بەڵام بەداخەوە هەمومان لەناو ئەم واقعەیە ئەزانین لە دوای هەڵبژاردننی 24 بڵین باشووری کوردستان لە قۆناغێکی چەقبەستوویان، هەم لەسەر ئاستی پەرلەمان، هەم لەسەر ئاستی حکوومەت کە ئەزانین کاربەڕێکەرە، هەم ئەو بارودۆخە سیاسی ناوخۆی حیزبە سیاسیەکانیش، هەم ئەو ئاستەنگیانەش کە هاتە بەردەم ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، هەموو ئەم ئاستەنگیانە بارودۆخێکی چەقبەستووی لە باشووری کوردستان دروست کردووە. بەڵام یەک خاڵ ئەوەیە کە کورسیەکانی پەرلەمانی کوردستان گۆڕانکاری بەسەرها و پێشتر بەپێی کۆتا ژمارەکەیان کەمتر بوو، ئەم جارە لەگەڵ ئەوەی ژمارەی کورسیەکانی پەرلەمان 100 کورسی بوو، بەڵام ژنان لەو 100 کورسیە 32 کورسیان بەدەستهێناوە. 2024 بۆ 2026 ئەوە زۆرترین بابەت هەڵ ئەگرێ لە ژن و بڕیاردانی سیاسی. ئێمە پێمان وایە لەم ماوەیە بەشداری ڕێژە وەکو ڕێژە وەکو نوێنەرایەتی ژنان ئاستێکی زیاتری تۆمار کردووە، هەم لە بڵین ئەوەی باسی پەرلەمانمان کرد، هەم لە حکوومەت و هەمیش لە پارت و حیزبە سیاسیەکان و هەمیش لە سوڵتەی قەزایی، بەڵام لەگەڵ ئەوەشدا بارودۆخەکە بارودۆخێکی چەقبەستووە.
ئەمە بە شێوەیەکی زۆر کورت ئاماژەمان بە مێژۆکە کرد و ئێمە پێمان وایە گەیشتن بە یەکسانی سیاسی پێویستی بەوەیە کە ژنان لە نوێنەرایەتی ژمارەی بەرەو دەسەڵاتی واقعی سربەخۆی سیاسی و کاریگەری لە سیاسەتداندا بڕۆن. تەوەرێکی ترمان هەیە کە باسمان لێوە کرد کە ئێمە لە بەشداریەوە بۆ بڕیاردان. بەڕاستی ئەمە ئەتوانم بڵێم زۆرترین بابەتم لەسەر ئامادە کرد، بەڵام هەوڵما زۆر کورتی بکەمەوە بە ئومێدی ئەوەی هەڵی ئەگرم کە لە گفتوگۆکانە زیاتر بچینە ناو قوڵای بابەتەکانەوە. ئێمە پێمان وایە هەر بە پرسیاریش ئەگەر دەست پێ بکەین ژن چۆن دەبێت بە بەشێک لە پرۆسەی بڕیاری سیاسی، پرۆسەکە چۆنە و بنەمای گواستنەوەی بەشداری سیاسی ژن بۆ هێزی سیاسی چییە؟ ئێمە پێمان وایە پرۆسەکە لە باشووری کوردستان لە ڕێگەی دەنگدانەوەیە، دەنگدان و هەڵبژاردنەکان، دەنگدانی ژن وەکو دەنگدەر و ژن وەکو کاندید کە خۆی هەڵ ئەبژێرێ بۆ پەرلەمان و بۆ هەموو ئەو شوێنە دامەزراوانی تر کە بە هەڵبژاردن هەنگاوی بۆ ئەنەی. لە هەمان کاتدا شانبەشانی ئەوە ئێمە پارتە سیاسیەکانمان هەیە و ئەحزابی سیاسیشمان هەیە کە ناوەندی بڕیاری حزب هەیە. ژن چەندێک لە نێوەندی بڕیاری حزبە. لە ڕووی ژمارەیەوە ژمارەی ئەندامی سەرکردایەتی هەیە، مەکتەبی سیاسی هەیە، بەڵام چەند دروستکەری بڕیارە و چەند بەشدارە لە بڕیارەکانە. وەکوتمان لەسەر بنەمای دەنگدان و کاندیدبوون ئەگاتە بەکوێ ئەگات بە پەرلەمان، ئەکات بە دامەزراوە هەڵبژێردراوەکان. دواتر بە هەمان شێوە هەر لە ڕێگەی حیزب و کاندیدبوونەوە دواتر بەشداری ئەکات لە ناوەندێکی بڕیاری گرنگ وەکو پەرلەمان، ئەوش حکوومەتە و دامەزراوەکانی تری سەر بە حکوومەتە. و هەروەها جگە لە بابەتی کاندید و حیزبی سیاسی و حکوومەت و پەرلەمان، ئێمە خاڵێکی زۆر گرنگمان هەیە ژنانی چالاکوانی بڵین، ئەوانەی کە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، ئەوانەی کە لە ڕێکخراوەکانی مافی ژنان، ئەوانەی کە خەڵکانی ئەکادمین، ئەمانە خۆیان لە خۆیان پێم وایە لە کۆتایی ئەو هەنگاوانەی باسم کرد ئەمانە هێزی گۆڕانی کۆمەڵایەتی بوون لە باشووری کوردستان لە ڕێگەی چالاکیە بەردەوامەکانیان، لە ڕێگەی ئەو هاوپەیمانیانەی کە دروستیان کرد و ئەو پەیوەندی نێوان ژنان ئەم هێزە کۆمەڵایەتیان دروست کرد. کەواتە بۆ تەوەری دووەم ئەتوانین بڵین لەم ڕێگایەوە ژنان ئەتوانن ڕۆڵیان هەبێ لە دروستکردنی بڕیاری سیاسی و ئاراستەکردنی کۆمەڵگاش. و ئێمە پێشمان وایە کە بڕیاری سیاسی ژن تەنها بە بەشداری ژن لە سیاسەت نییە وەکو نوێنەر وەکو ژمارە، بەڵکو بەشداری ڕاستەقینەکەی لە ئیدارەدان و بڕیاردان و ئاڕاستەی کۆمەلگا بەرەو گۆڕانکاری. خاڵێکی تر کە هەر باسمان لێوە کرد تەوەری سێهەمە کە بڕیاری سیاسی ژن و هێزی گۆڕانکاریە. ئێمە چۆن ئەو هەنگاوانەی کە باسمان کرد باشووری کوردستان لە ڕووی مێژوویەوە و ئەو ڕێگەیانی کە لەبەر دەمیا بوو بۆ ئەوەی بگا بە ناوەندی بڕیار، چۆن بڕیاری سیاسی ژن دەبێتە هێزی گۆڕانکاری. بەڵام پێش ئەوە ئەبێ بزانین ژن دەنگی هەیە، دەنگەکەی دەبیسرێت و کاریگەری لەسەر بڕیار هەیە، دەتوانێت ئاڕاستی بڕیار بگۆڕێت، چونکە جیاوازی بوونی ژن و هێزی ژن لە بڕیار جیاوازە، بوونی ژن لە بڕیار و هێزی ژن لە بڕیار جیاوازە. بۆیە ئەمەش بە هەمان شێوە پێمان وایە بڕیاری سیاسی ژن دەتوانێت ببێتە هۆی گۆڕانکاری لەسەر چەند ئاستێک، لەسەر ئاستی سیاسی، لەسەر ئاستی کۆمەڵایەتی، لەسەر ئاستی کولتوری و هەروە لەسەر ئاستی یاسایی. لەسەر ئاستی سیاسی وەکو باسمان کرد زیادکردنی نوێنەرایەتی و بەشداری ژنان لە ناو دامەزراوەکانی دەسەڵات، هەموو دامەزراوەکان. هەروەها لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئێمە کێشەمان تێڕوانینە. بابەتێکمان هەیە بۆچی تا ئێستا پرسی کۆمەلگە نەبووە بە پرسی ژن نەبووە بە پرسی کۆمەلگە، توێژینەوەیەکە کە ڕێکخراوی ئازادبوون کاری لەسەرەکە. ئەو تێڕوانینەی کە ئێمە پێمان وایە لە درێژایی مێژوو بڕیار دراوە و بڕیاردان پەیوەستە بە پیاوە، چۆن لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم تێڕوانینە بگۆڕین کە بڕیار و بڕیاردانی سیاسی تەنیا پەیوەست نییە بە پیاوانەوە. هەروەها لە ئاستی کولتوری
ئێمە چۆن بتوانین وێنای ژن بکەین وەکو ژنێکی بڕیاردەر، وەکو ژنێکی قیادی، چۆن بە ئەم ژنە ئەتوانێت لە دروستکردنی داهاتوی کۆمەلگایە بەشدار بێت و ئاستی یاساییش بێگومان بەبەستمان ئەوەیە کە پشتیوانی یاسایی بەدەستبێنین بۆ بەشداری ژن لە هەموو ئاستەکانە. کۆتایی گەیشتمە کۆتایی. زۆر سپاس، زۆر سپاس. دیارە تەوەری چوارم و پێنجەم ئەوی بەلام و گرنگە بربەستەکانە و ئەنجامی ئەم باسەشمان. ئێمە پێمان وایە بربەستەکان زۆرە، جگە لە بربەستە بڵێ نێودەوڵەتی و ئیقلیمی و نێوخۆییەکان کۆمەڵی بربەستی تر لە بەردەم ژنانە وەکو ئاماژەمان پێکرد کولتوری سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، ئەقلیەتی خێڵەکی، پیاو سالاری، کۆنەپارێزی و هەموو ئەو هەڕەشە و توندوتیژەی کە ژنان ڕوبەڕووی ئەبنەوە، ئەمە هەمووی بربەستە لە بەردەم ژنانە. و ئەنجامی ئەمەی کە ئاماژەمان پێکرد بەوەی ئایا کە پێشم وایە هەر ئەبێتە تەوەری کۆتایی ئەکرێت بڵێن پێشنیارەکان لە ئەنجامی گفتوگۆکانە بخەینە ڕوو. ئێمە پێمان وایە ئەزمموی هەرێمی کوردستان لە ساڵی 91 بۆ 2026 چونکە ئەوە کۆناغی دامەزراوەیە پێمان دەڵێت کە یاسا و کۆتا دەتوانن دەرگای سیاست بۆ ژنان بکەنەوە، بەڵام بەتەنیا ناتوانن یەکسانی سیاسی تۆمار بکەن. ژنان لە باشووری کوردستان لە قۆناغی بوون لە سیاست هەنگاویان ناوە بەرەو قۆناغی کاریگەری لە سیاست، بەڵام هێشتا بە تەواوی نەگەیشتوونەتە قۆناغی هاوبەشی لە دەسەڵات. ژمارەیان زیادی کردووە، بەڵام دەسەڵاتیان بە ئەندازەی نوێنەرایەتیان نەگەیشتووە. کاتێک ژن تەنها لە بڕیاردا ئامادە دەبێت نوێنەرە، کاتێک بڕیار دروست دەکات بڕیاردەرە، و کاتێک بتوانێت ئاراستەی بڕیار بگۆڕێت دەبێتە هێزی گۆڕانکاری. زۆر سپاس. سەرەتا سپاسێکم بۆ ئامادەبوونی ئێوە. ڕاستی بابەتی سیاست دەمێ بەحث دەکەن، یان بابەتێکی زۆر گرینگە، یعنی تایبەت سەد ساڵە 21دا کو ئیرۆ di qonaqekî re derbas dibin têda jiyanekî siyasî jiyanekî ku bi siyaset tê meşandin. Ji bo wê jî babetê jin û siyaset yani me xwast em bidin nîşandan yek ji ber giringiyê sed salê ku siyasetê de tê meşandin. Êdî diyê giringiyê ku beşdarbûna jin di hundir siyasetê de çi ye, bi çi şêwazî ye, jin çawa kanê di hundir siyasetê de ciyê xwe bigirê, di siyasetê de ciyê biryar da çawa kanê ciyê xwe bigirê û her wiha jî yani bi vê wesileyê me xwast em semînerê xwe bidin. Semînerê bidim û mijarê sereke ku em dest pê bikin ser sê qonaxa ye. Qonaxa yekem rewşa jin berî hilweşandina rejîma Be'th, yani berî şûreşê 19 tîrme heye. Qonaxa duyem rewşa jin piştî hilweşandina rejîma Be'th, yani di em bêjin di şûreşa Rojava da û destkeftiyên jin di hundir şûreşê Rojava da gêştiye çi asê. Rewşa jin di entegrasyonê de ew ji we qonaxekî sêyemîn em ê bigirin dest. Her wiha em bêjin astengiyên ku hember jin derdikevin û çareserî çi ne? Yani di vê çerçeveyê de em semînerê xwe bidin nîşandan. Lê berî em dest pê bikin, yani rastî babetê jin, mijarê jin demê behsê jin û siyaset tê kirin. Pirsê yekem tê hişê mirov çend jinên siyasetmedar em kanin bînin zimanî. Rastî demê behsê siyaset dikin, her di mêj da hejmarekî mezin ji yani siyasetmedarên mêr tên hiş û bal. Belê demê em behsê jin dikin, jin û siyaset, yani çend jinên siyasetmedar hane kanin di siyasetê de rol bigirin, yan jî kanin biryarên siyasî de cî bigirin, kan bibin xwedî biryar ciyê biryardanê. Belkî em kan bin 20 jina bînin cem hevde, belkî em kan bin 30 jin bînin cem hevde. Lê eva jî dibe pirsgirêkî gewre ku rastî di nav ev pirsgirêka di nav komelge de hatiye, yan wek çandekî ser jinê hatiye meşandin, yan jî
ام بیژن سیاسته کی به سر خود تنه به ظلم و هاتیه گریدان به میر و هاتیه گریدان جبوجی و بابت به شکلی هم دست پیدا هلبت دمه بحث سیاست تک کرن yani giringi siyaset emlik am bejin siyaset tane siyaset bir şey var ki am bejin tane de saladar siyaset dedi meşandın. Beruvaji ve yani siyaset hem de nav civak da te meşandın hem de malbet da te meşandın. Yani de ve fikre ku hatiye girin ku siyaset tane giridai Çin'e ki tabaka ki ku av tabaka siyasete kane brevabde av tabaka kane anca be riye siyasi karu xabate xabede meşandın yani ام بیشتر جواکا برای به وشوی یعنی قناق به قناق خاطی حتانی آسته که ایرو دم بحث جنو سیاست کردن بابت کی پر ام بیشتر یعنی لهمبر جواکی دا بابت کی آستانگی داره و لهمبر جواکی داشی یعنی به شوازی کی دن تنهراندن جبو وجد قناخا یکمین دا کو بحث کر بری هلوشاندن رژیم بعد کو رول جن هبون جن هندر سیاست دا چاوا بو قناخ به قناخ دزگه به دزگه فشارن کل سر جنی هاتی مشاندن به شوازی امکان بگرنده یعنی وقت ام بیشتر فشار سیاسی کل سر جن هاتی مشاندن یک جوابت فشار سیاسی در سالداریه یک پارتیه در سال 1963 دا پشتی کو ام بیشتر روشکی لازگین ده هندر سوریه ده درکت و پارتیا بعد هات سر حکم دو داره دا پررنگی پارتیان هات یعنی کم کرن هبون پارتیان پررنگ هبون پارتیان دموکراس دو داره دا پر ام بیشتر هاتن آستان کرن هاتن کم کرن دو داره دا جی رول جن هر کیچو آستان تر بود یعنی جن اوه کو جه خود سیاست دا دگر دناف پارتیان پررنگین دا جه خود دگر دو داره دا مافه و یعنی دالی سیاسی دا پر کم بو دو دی تمثیل اوه یا باندور ده هندر یعنی جواک ده هندر سیاست دا یعنی هر چندین ده مجلس انگل دا ده جهن فرمی دا جن هبون لی ده اساس دا او هبون جن تنی وک شکلی هاتو بو هشتن یعنی جن نبو بو او کسی کو باندور که بکی یعنی دا او کسی کو تمثیل خود هندر سیاستی دا بده مشاندن بابت سیامین اواجی بو کو نبونا پرگالا کوتای یعنی ها ده سوریه ده پرگالا کوتای راست هبو اما پرگالا کی پر جن دیدا هبون جن دیدا نبو یعنی امکان بجن جسدی 6 تا 13 هبو او جی لجهن دیار کری جن کانی بودو دیدا جی خواب بگریان جی دهن جهادا کانو بو یعنی بش دار بونه و چه به اواجی بو وسیل یعنی چه شوازی کی شوازه کو جن راستی ند ملی کوتا دا ند ملی هبونه خدا یعنی جی بریار داینه دا یعنی جی ام بیشتر ددمو دزگین حکومی دا کام به جی خوا تدا بگیره هلبت بابت دیگیدن آستان کرن چالاکین سیاسی بون یعنی جنن چالاک هبون کو دروای ام بیشتر دروای دمو دزگین سیاسی دروای دمو دزگین حکومی دا او جنن چالاک بکارن دموکراسی راد بون یعنی جی چالاکین خوا وقت کسن مدنی سر بخوا کارو خبات خواد کرن اواجی به شواز فشارکی سیاسی داخل سروی هات کرن و ندگانی دوی فشارکی سروی هاتیه کرن دا دیسا برول و میسیون خوا رابم جخوا او چالاکین که دهاتن کرن جی تنه به یک ام بیشتر شوازیم تنه به یک شوازی هاتو بوهشتن او جی سازی یک گریدای ام بیشتر حکومت هبو به ام بیشتر او سازی یکی تی جنان که هاتو بو آوا کرن بریاوه چاواکانی بو خوابه که ناف جواکه و بریاوه او چالاکی آجینه دهاتن قلس کرن دهاتن هشتن یعنی اونا وقت فشار سیاسی سرجنی هاتن کرن البته او جنی کو به مشکی دست حلدار یعنی به مشکی ظلام کو کارو خباته خود هندر سیاست دا کریه و جی خود داره دا کریه وقت میناک هبون یعنی میناکی کی ام بین زمان جنک بناوی بوسین شعبان هبو او هم وزیر بو هم مستشاری کو حکومت شامل بو لی
وی جنه تجاری نه وقت تمثیل کی جن دهندر حکومت دا کار کرد نه وقت هبونه کی جن دهندر حکومت دا کار کرد تنه د آست دستهلاتداری دا چاوا به ذهنیت ظلام سیاست بده مشاندن به شکلی کارو خواد کرد و هر وها وقت بوسین شعبان جی گلک جنن به رنگی هبون کو راسیل همبر جواکی جی درکتن کو یکم گوتنی کی وی هبو دگو از بیلم خواندن زانینگهش خواندکارن سوریه را به بخونه یعنی به وی شوازی زانینگه به بخونه هر سوزن به وی شکلی و گوتنن به وی شکلی دکه یعنی هر بوی ذهنیتی تردگاری فشارین حقوقی هبون یعنی ام بیجن وقت کمبونا گارانتین دستوری هر چندین دستور دا جی نها دیار کرن یعنی هاتو بو دیار کرن کو کدیا د نوبره همولاتیان دا دیار بولی وقت مکانیزمه که کو جنه بگیره نافا و کانه به رول بده جنه و جن کانه به د پارلمانتو دا د امبیجن د حکومت دا یان جی د جه بریاردارین دا کانه به رول و مسیونی خابلی زی دا آلی حقوقی دا جی اوه هات آستان کرن روشن قانون احوال شخصیه هبو یعنی تنه دو داره دا دوی قانون دا وقت امبیجن هاتو بود درخستن کو جن دو ولایت الزواج دا یعنی د مافی بردان دا یعنی امبیجن پاراستن زاروکا یعنی د میراث دا اونا جی هر لگور شریعت اسلام و بزنیت دستهلاتداری دهات مشاندن و اواجی بو وقت زخته که سر جنه کود آله حقوقی دا راستی دوی واری دا پیپار بمینیم هر وها یاسایه کی همولاتی بونه هبو یعنی او یاسایه بری 2011 هنده هر جنه کی جکسه کی نسوری بزوجیا او جنا یعنی مار جرات نبو ناسنامه خو همولاتی در باسی زاروکی خواب کرن یعنی او ناسنامه همولاتی کو پیوسته در باسی زاروکی خواب کرن کو او جنه کی سوریه زاروکی نوی هنه به وی شوازی او وقت یاسایه که هاتو بو درخستن کو نابه جزلام را مافی زلام هیا کو و یاسایه کار بینه زاروک بلسر نابه وی زلامی به بلا لجن را قدخه بو یعنی 2011 اب بریار هاتو بو داین و اب بریار جوخا دعالی جن دا بریاره کی کو جن راستی دعالی حقوقی قانونی دا بپار بینه یعنی تشتی کو هشتی جن دمل حقوقی دا نگینه آسته پیوست یعنی دمل حقوقی دا ما فیوه پاراستن همی جبو لوز یعنی جلاوازبونن زاگونن حقوقی کل سر جنه هاتن نشانده جبو ویجی او فشارن حقوقی به وی شکلی هم کانن چند خالن جبینن زمان فشارن جواکی هبون او فشارن جواکی یعنی چند دا سردست میره دستهلاتدار میره سالار دöndür civakê da dihatin meşandin yani jin tenê ya malbatê dihat dîtin jin tenê ya karê malbatê dihatin dîtin wek em bêjin karê siyasetê yan jî em bêjin karê hiqûq yan jî karekî yani maf û yani karê siyasî bikirana ew ser jinê yani döndür civakê da wek nêrînekî işte jin nikane vê karî bike jin ancak kane vê karî mal bike ancak kane vê di mal da vê karna bidin meşandin zewacek hemen biçûk li hin herêman rastî heta niha berdewam e em bêjin wek di hin cihên em bêjin herêmên erebî da yan jî di hin cîha da heta niha berdewam e lê ew jî yani di vê merhelê da fişarekî li ser jinê dihat kirin ku jin nikanibê jiyanê xwe civakî berdewam bike nikanibe bi civakê re danistandanê bike û di nav civakê de jî her bi vê temenî herî biçûk daha zewcandin û perwerdê xwe nedidîn. Sêyem astengiyên civakî ku hember jinê derdikevin astengiyê birêvebirin e yani jin di pergala desthilatdariyê de di astê biryardayînê de her di nav civakê da jî ev wek zextekî wek astengî kil hember jinê derket ku işte li gor kevin şûpiyên hatine dîtin li gor em bêjin ew astengiyên civakî ku ne tenê jin li rûbroyê kevin şûpiyên ku dihatin dîtin dihatin meşandin ser jinê berûva jî wê li kêlek kevin şûpiyên dihatin dîtin
هن وارانداجی شرکی نفسی درونی سر جنی دهات نشاندن لکیلک وی او سینوردار کرنا آزادیا بشداریه یعنی جن هم دمل جواکی دا هم چالاکین هی دا چالاکین جواکی بتایبت ام بین چالاکین روشنبیرینه چالاکین سیاسینه چالاکین ام بیجن ناف خوینه ده ناف جواکی دا دوی چالاکینه دا جن دهاتن آستن کرن اواجی به بشکی پر مزن سر جنی هاتن مشاندن و به شوازی کی شوازان فشارکی به رنگی سر جنی هاتن مشاندن نها لکیله کوی فشارن آبوری جی هبون یعنی ده آبوری دا جی بیله فشارکی مزن سر جنی هاتن مشاندن اجی یعنی کم بجداریا جنیج ام بیجن بازرگانی را نگهشتنا یعنی آستکی ری و برن جواکی کان به سازین گشدان آوا بکی کان به جواکی خوابها رو به بخاب ری و به کان به دهندر جواکی ده گریدانی که آوا بکی کو راستی آبوریا جواکی دهندر جواکی ده و کان به سرپرشتی و بکی یعنی زختی که به شکلی سرجن دهاتن کرن یک جبابت سرکه که امکانم بحث بکن فشارن پروردهی و چانده بود یعنی دهن هرمادا تایبت فرق و جداهی نافبری هم بیجن گند و باجارا دا آستی رجه یا پرورده کرن جن جئه گشتی یعنی جداتر بو کمتر بو شبوه جی دمه آستا هشمندیا جن دهندر جواکی دا کم دوی آستا هشمندیا وی کو مافی وی سیاسی هیا مافی وی جواکی هیا دهات لواز گرن و اواج جی بی وسیله کی کو راستی جن دا آلی پرورده دا نگینه آسته کو اوا دخوازه نگینه مثلا آسته پرورده کو دخوازه بگینه نگشت آسته کو راستی ببه جنه کی بشدار و جواکی بشداری پروردهیه بکن هر وها یعنی وی جنی ندکاری داله هنر داجی خواپش بخینه یعنی هنر وی ده هندر وی ده دما دناف جواکی داجی و به شوایی که گشتید آله هنری دا جن هات یعنی فتساندن هات خانکاندن دا آله هنری داجی بلا ندکاری چانده خواه بزاروک خواه بدردور خواه بده ناسی اونا وقت فشارن امکانم بیجن کوهایی نه فشارن اکولوژی جی هنه فشارن تندرستی و درونی جی هنه یعنی اوا ام بخوازن نخوازن یعنی بابت به بابت دمیم ام بحث فشارا دکن راستی ده هر بشی که جوان فشاران کوهاتیه مشاندن لسر جنه و لسر جواکه بیا وسیله که کوژن هر تم خوابجوب ببینه بیا وسیله که کوژن هر تم خاج سیاست خاج بره و برنج خاج جه بریارداینه به پار ببینه یعنی اول امکان بیجن ده قوناخی بری کو رژیم بعث به هلوشاندن نه ده قوناخی کو پشتی رژیم بعث هات هلوشاندن گل گورانکاری هات کرن یعنی امکارن بین گورانکارن سیاسی هات کرن ده گورانکاری سیاسی ده یک داینا پرگالا هر سروکتی هات داین پک آنینا پرنسی و تمثیل وکر گلک یعنی سازی و دزگهن ریبرنه و مجلسان دا جنه کانی بگشتاوه آسته کو راستی تمثیله کی وکر کارو خواب بده مشاندن ده مزراندن مجلس و سازی تایبت جبو جنا و جبو یعنی ده آلی سیاسی دا پرورده کرن هاتن کرن زیدابونا بجداری جنان ده مجلسان ده قانون شرداری ریبریه ده هاتن کرن اوه و گورانکاریه که سیاسی هم کارم بیشن هر وها بجداربونا جن ده جوینین هم سیاسی هم دیپلماسی لهندر ولات و دربای ولات هاتن نشاندن یک جمناکن سرکه که امکانن بینن زمان میناکا شهید هفرین خلف بو که او جنک سیاست مدار بو جنکی راستی بتوانه وانی بود سیاست بده مشاندن و رولکی سرکت هندر سیاست دا بده گرتن و کاری و خبات کی خوا راستی به آوایی کی پوزیتیو و به آوایی کی به همپا کارو خبات خدا مشاندن لی مخابن به دست چتین احرار شرقیه اوه کو بناو حاتم ابو شقره او هوال هات شهید خستن یعنی هر چندین جند سیاست دا کارو خبات گره بیجین
راستی فشارên siyasî tê eger nehat jî rastî kuştin û rastî yani em bêjin tiştên dîtir tên. Di alî yasa da guhartan ku hatine kirin çi bûn, yek derxistina qanûna ku jin di nav pergala rêvebiriyê xweser de bi çi şêwazî kar û xebatê bike, bidê meşandin. Dudê qedexekirina ferejinî, pirjinî hat derxistin. Qedexekirina zewaca keçên temen biçûk û ew keçên kubdarê zûrê tên zewcandin hatin derxistin. Bilindkirina mafê jinan di him berdan û parastinê zarokên xwe li gorî qanûnên ku rêvebiriyê xweser de derketine li gorî wê bêmeşandin. Her wiha damezrandina komîte û saziyên taybet ji bo parastina mafê jin hatin derxistin. Tevlîkirina jin ji tevlîkirina prensîbên wekev û qedexekirina cudahiyên di nav girêbesta civakî de ku hatiye damezrandin, di wê derê de rolekî sereke û zabûnên sereke hatin destgirtin. Di encamê de emkan be mafê jin ji daxwaza civakî bû qanûnî û her wiha bû saziyên fermî. Rejiyê kota jî name got di rejîmê behs da ji 6 heya 13 ji sedî bûn lê di rêvebiriyê xweser da piştî rêvebiriyê xweser em bê şûreşê hat damezrandin kota bû ji sedî pêncî kotayê jin. Baş. Yani guhartinên leşkerî û ewlehiyê ku em kanin behez bikin hatin kirin yek damezrandina yek jî hat kirin. Yani herkes dizane ku di hember cîhanekî tundrew de yek jî rolekî sereke li hember Daişê lîst û kanî bû bi hebûnê xwe yani îspat bike di hundir cîhanê de ku di alî leşkerî û ewlehiyê jî kanî kar û xebatê xwe bidê meşandin. Milê asayişê de di asayişê de di hêzên cewherî de yani jin di astê leşkerî û ewlehiyê de jî kanî bû vê karî û xebatê xwe bidê kirin. Gelek guhartinên em bêjin civakî, aborî, perwerdehî hatin meşandin. Her wiha di alî rêxistinî de em kanin bibin. Yani jin di alî rêxistinî de him bû xwedî rêxistin xwe ava kir. Wek em bêjin meclîsê jinên peyê de hat derxistin. Yani xwe ava kir. Meclîsê jinên partiyên pêşrûjê hatin ava kirin. Yekîtiya jinên Sûriyanan hatin ava kirin. Eva wek astê wê siyasî, astê wê rêxistinî jî wek kongresdar, wek Tecemma Zenûbiya, wek em bêjin rêxistinê Sara. Evna jî bi şêwazekî rêxistinî bi şêwazekî em bêjin bi vê şêwazî hatin damezrandin. Niha di qonaxê sêmîn de ku îro pêwîst e em behs bikin ewa ye ku komîteyên ku hatine avakirin 6 komîte hatin avakirin di merhelê sêmîn de em bêjin merhelê întegrasyonê de. Di întegrasyonê de hem em bêjin di milê leşkerî, ewlehî, rêvebirin û xizmetguzariyê de, di milê yasa û destûr de, di milê perwerdehiyê de û her wiha di komîtek ji bo sînor û ji bo bazirganiyê hatin avakirin. Yani di van komîteyan da rêjeyê jin hebû û ew jî yani em nikan bêjin wek çawa di demê rêveberiyê xweser ji sedî pênc bû. Niha di milê rêxistinî de em kanin vê bêjin. Yani jin rûmî ku behsê hilbijartina kirin, meclîs ava kirin, meclîsê gel ku hatin ava kirin. Lê ev meclîsê gel ku hatiye ava kirin tenê navê 6 jina hatin diyar kirin. Di encamê de em kanin bêjin wek jin jinek hat hilbijartin ku ew jî îro em bêjin di rêvebirina Qamişlo de jinek hat hilbijartin bi navê Cîhan Hesame. Kotayê ku niha em kanin bêjin yani wek kotekî ne sabît e ji ber niha merhelê întegrasyonê de pir gorankariyê bên kirin. Taybet milê perwerdê de milê ziman da pir gorankariyê bên kirin. Ev milê ziman û perwerdehiyê de jî wek gavên sereke hatin avêtin lê heta niha jî ji bo parastina ziman, ji bo parastina em bêjin xwendekarin ku rastî 14 salin zêdetir
ji bo ziman gêştin asê zanîngehê ji zanîngehê derketin ji bo mafê wan bêparastin di alê perwerdehiyê de karên girîng hatin meşandin û ew jî bû wesileyekî ku em kanibin yani vê bînin ziman. Astengiyên ku li hember jinê tên seknandin çiyek ku yek di alî beşdarbûna wê siyasî de metirsî heye, di alî beşdarbûna wê aborî de, di alî beşdarbûnê wê nav civakê de xebrê xistinkirinê de, yani heta niha metirsî hene ku jin nekanibe ew destkeftiyên ku gêştiye destê wê bêparastin, ev jî ji ber metirsiyekî mezin li hember em bêjin ne tenê rêveberiya xweser li hember temamî Sûriyê heye ku dîsa bikeve şerekî û ew şerra jî bibe wesileyekî ku destên dereva dîsa têkevin hundir ew aramiyê ku hundir da hêdî hêdî tê ava kirin bê maf û çawa bê çareserî bên hêştin û eva jî dixwazim wek peyamekî bi dawî bêjim. Yani eger hêzê jinan di Sûriyê de yani hêzê jinên Sûriyê de siyasî nebe û hundir siyasetê de jin nekanibe karûxebatê xwe bide meşandin, ew aştiya civakî ku em behsê dikin ew ê helbette yani ne tamamkirin û ew ê nîvcû bibîne. Ji ber em dibînin siyaset tenek girêdayî beşekî nîne, girêdayî giştî heye di nav civakê de heye, civak anca xwe siyasetê bide meşandin û her wiha bi beşdarbûna jin siyasetê misûgerkirin û spas dikim bû guhdarkirina wan. لە دکتۆر ڕازاو دەستە خۆش بە دکتۆر ڕازاو قۆناغبەندیەکی زۆر باشکرد لە پێشخستنی پرسی ژن لە باشووری کوردستان. بەس ئەوەی کە تێبینیمان کرد ئەو قۆناغبەندیە لە 2009 تا 2018 ژن کاریگەر بووە بەوەی کە بەشداری بڕیاری سیاسی کردو بۆتە بەشداریەکانی بۆتە هۆی گۆڕانکاری لە واقعی سیاسی کۆمەڵایەتی ئابووری لە ڕێی یاساکانەوە لە دام و دەستگاکانە. هەست ناکەی لە دوای ئەو قۆناغە کە پاشەکشی هەیە لەبەرەوەی گوتاری سیاسی گومە، یعنی وەکو ئەوەی بڵێن هیچ فەلسەفەیەک لە پشت ئەو گوتارە سیاسیەوە نییە کە هەرێمی کوردستان بەڕێوە بە. ئەنی فەلسەفەیەکی حکومڕانی لە پشت بەڕێوەبردننی وڵاتان نییە، چونکە ئەگەر فەلسەفەیەک هەبێت بەمانە ئایدۆلۆجیە حرفێکە ناڵێم، بەڵام کۆمەڵێ بەها هەیە بێ هەموو حکومڕانێک پابەند بێ پێوەی و مەسەلەی ژن ئابووری چۆن بە سیستەماتیکەکە بواری کۆمەڵایەتی چۆن گرنگی پێدا، یاساکان بە چه ئاراستەیەکە ڕوا. ئایا هۆکارەکەی ئەوە نییە کە فەلسەفەیەکی حکومڕانی نییە و ئەوەش بۆتە هۆکاری ئەوەی کە تەنها حیزبەکان بیر لە دەنگ بکەنەوە و لە هەڵبژاردنەکانە زۆرینەی دەنگ بێنن، بۆیە منبەری مزگەوتەکانیان فراهەم کردووە و ئازاد کردووە بۆ گوتارێکی سەلەفی توندراو. ئەمە هۆکارێک نییە بۆ پاشەکشەی حیزبی سیاسی لە پرسی ژنە. ئەگەر وەڵامەکان دوای حەزەکەی بەرەوە، وەڵامی منیشە دوای بەرەوە بە من ناوەکان وەرگرم. فەرموون. وابزانم ئەمە دەست پێکە بێ بۆ دەستپێکردنی نوێنەرایەتی ژنان بۆ ژنان، نەک بۆ بڕیاردان. حتمما ئەبێ ئێمە لەو واقعە تاڵە چاو نەمنوکەینی کە هەمومانەوە ڕاستی باشە زانین نوێنەرایەتی لە پەرلەمانی کوردستانە، لە پەرلەمانی عێراقیشە هیچ نوێنەرێک لە دوو پەرلەمانەیە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک ناکان، نەک نوێنەرایەتی پێگەیشتنیش. یاسای فرێژنی کە قەدەغە کرا ئەوە بڕیارێکی سیاسی بوو لەلایەن تاڵەبانیەوە دەرکرا. ئێستاش فرێژنی برەوی هەیە لە کوردستانە زۆر زیاتر لە پێشتریش، زۆر زیاتر لە ساڵی نەوەتەکانیش. ئەگەر ئەو نوێنەرانەی کە ئێمە دڵخۆشکەرین پێی کە 32 ژن بڕیار بەشدارن لە پەرلەمانە، 32 ژنانی لەگەر سەرسی تقریباً پەرلەمانەکە تا ئێستا لە بانگەشەی هەڵبژاردنەکانیشە هیچ کادرێک لەو ئەندام پەرلەمانە کە لە ڕیکلامەکانیانە کە
بۆ پرۆسی هەڵبژاردنەکان چاواشەکاریان لە خەڵک کردووە حتمما لەگەڵ ڕێزماییتر ئەندام پەرلەمانە هەشتێکە بەڵام حاڵەتی ژلکوشتن لە حاڵەتەوە لە هەشتاکانە لە دوای نەوەتەکان بۆ بە دیاردە چی کادرێک لەو ئەندام پەرلەمانە لە بانگەشەی هەڵبژاردنەکانە باسی کەمکردنەوەی دیاردەی ژنکوشتنی کرد ما سەپاندنی یاسایەک بۆ مافی یەکسانی ژنان و پیاوانی کرد هەر ئەندام پەرلەمانێک ئەتوانێت لە لای خۆیەوە وەڵامی ئەم پرسیارانەی من باتەوە ئەگەر لێدوانێکی هەیە ئەگەر بەیانێکی هەیە لە پرۆسەی لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا پاکی خاتە وەکار لەسەر ئەوە بکە ئەو بڕیارەی تاڵەبانی بڕیارێکی سیاسی بوو وەکوتم نەک بڕیاری کادرانی ئەندام پەرلەمانی ژنان بێت لە پەرلەمانە قەدەغیکە بەڕاستی ئێستا بۆ هەر بەهاتایە ئەو کادرە بەس ئەوەنە بیوتایە من بڕیار لە قەدەغەکردنی ژنان فرەژنی ژنانەدەم یعنی ئێستا لە ئەوروپای توایە ئەگەر کەسێ بزانن کە ژنێکی هەیە گە ژنێکی کە بێنێ ئایا بە یاسا مەحکومەکریانە باشە بەڵام بۆچی کارتان لەسەر ئەمە نەکرد بە یاسا یعنی قەدەغەیکەنە و فرەژنیە ئێستا لە کوردستانە سەیرەکەی نەبینن ئەوە تا بانگەشەی بۆەکە لە مزگەوتەکانەوە لە منبەرەکانەوە لە هەموو شوێنێکەوە بانگەشە بۆ فرەژنی ئەکا نەک فرەژنی بۆ مسیار بۆ بیئەخلاقی بۆ ئەوەی بێڕەوشتی بێ بەم کۆمەلگایە ئەکرێ پێشەوەی سوکایەتی بێ بەژنا سوکایەتێ بە منی پیاوە زۆر سپاس بۆ ئەم سمینارە من ئێوە باسی ئەوەتان کردکەوە ژن دەسەڵاتی ڕاستەقینەی نییە یعنی بەشداری کردووە لە نیوێنێرایەتی لە پەرلەمانە بەس لە دەسەڵاتی ڕاستەقینەیە هیچ بەشێکی ئەوەی ئەو تۆی نییە لە ڕوانگەی منەوە لە سیاسەتە تەنها دوو ڕێکار هەیە بۆ ڕێخستنی ململایی لەسەر دەسەڵات تەنها دوو ڕێکار هەیە بۆ ڕێخستنی ململایی لەسەر دەسەڵات یەکێکیان داپلۆسینە ئەوەی کە ململانیەکە نایەوێت ئەوەی تریانش کە ڕێگا بە ململانیەکە دات ئەگەر هات و ڕێگا بە ململانیەکە بدرێت ئەوە ئەبێت پشت ببەستن بە فکر پشت ببەستن بە دیموکراسی بە دەنگدان ئەگەر ئەوەی تریان بێت ئەوەی ئەگەر قەدەغەی ململانیەکە بکرێت ئەوە ئەبێ پشت ببەستن بە تونند و تیژی هەڵبەتە شتێکی زۆر گرنگ هەیە ئەوان ناڵێ مەسەرەن دیکتاتۆرێک کە دێت خەڵکی سزا نادا لەبەر ئەوەی پیان ناڵێت من سزاتە دەم چونکە تۆ بە قسەی منە نەکردووە ئەبێت شتێک ئایدۆلۆژیەیەک یا دینێک بە ئەستەوە بگرێت ئەڵێت تۆ خراپی چونکە باوەڕت بەم ئایدۆلۆژیەیە نییە یعنی سەرەتا ڕێکارەکەیە دێت ئەم جارە ئایدۆلۆژیەکان دێن ئیجا بەنسبەتی ژنەوە من پێم وایە ئەگەر خۆی ژن خاوەن دەسەڵات نەبێت ئەوانەی کە وەکو ئێمەن هەوڵی ڕێخستنی کۆمەلگادن لە ڕێگای ڕۆشنبیریەوە ئەوانش بێدەسەڵاتە بن ینی لەم کۆمەلگایەیە منش بێدەسەڵاتم لە ئاستی خەڵکانی خاوەن دەسەڵاتەکان ئیجا لەبەر چییە هۆیە سەرچیەکەی ئەو توندوتیژیەکەیە هۆیە سەرچیەکەی تری ئەوەیە کە دینەکانە و ئەو ئایدۆلۆژیە تۆتالیتاریانەکانن کەوا بەسەرەن کۆمەرزمیە ناشنالیزمیە ئەمانن بۆیە منش حەزم کرد ئەو تێبینیم دەستخۆشیتان لێ دەکەین بەڕاستی بابەتێکی گرنگ بوو ئەوەی من لە هەردوو بەڕێزان دکتورە ڕازا و خاتو بێریڤان تێگەیشتم هەردووکیان ڕاستیەکان درکاند ئەویش ئەوەیە کە ئەگەر ئازادی نەبێ بە هیچ شێوەیەک دەرفەت بۆ ژن دروست نابێ چونکە دکتورە ڕازا وتی لە دوای ڕاپەڕینەوە دەرفەت بۆ ژن ڕەخسا بەو ئاڵنگاریانەی کە باس کرا و بێریڤان خانیش باسیەوەی کرد کە ڕژێم لە سووریا ڕووخا
دەرفەتی بەشداربوون و بڕیاردان بۆ ژن ڕەخسا کەوا ئایا ئەمە ئەتوانین وا بڵێن ئەمە پرسیارێک. پرسیاری دووەم ئایا پێتانوانیە هەندێک جار کە دەرفەت بۆ ژن دەرەخسێ دەگەوێت دەگاتە مووقعێکی بڕیاردان ئیتر ژنان خۆیان ئەم ژنە بە نوێنەری خوان نازان بۆ نمونە کاتێک کەسێک دەبێتە سەرۆکی پارلەمان ئەمە کەم نییە، کاتێک کەس ژنێک دەبێتە پارێزگار ئەمە مووقعی بڕیاردانە، کاتێک ژنێک دەبێتە قایم مقام مدیر ناحیە سەرۆکی زانکۆ ئەمە بووەتە یعنی ئەمە حاڵەت نییە دیاردەیەکی فراوانە و بەردەوامیشە. بەڵام هەندێک جار من خۆم واز دەکەم کە ژن ئەمە بە نوێنەری خۆی دانانێ وەکو نوێنەری ژنان وەکو بەشێک لە دەسەڵاتێکی پیاوسەلاری سەیری ئەو ژنانە دەکەن. ئەمە پرسیارە. پرسیارێکی دیکە ئاخر پرسیارە کاتی خۆی لەگەڵ دکتۆرە ڕەزا و ئێمە لە دامەزراوەیەک بووین 100 کەس بووین وامزەم ڕێژەی ژنان 20 کەس بوونان 20 کەس بوون. هەندێک جار هەڵبژاردنێک دەکرا 10 پیا خۆیان هەڵ دەبژار یەک ژن ئەم 20 ژنە دەنگیان بە یەکتریان نەدەکە نوێنەری ئەوان سەرکەوی لە ناو 10 پیاوە بەڵێ آخر من بەر ئەوە بدەڵێن یەک ژن سەر نەکەوت لەو هەڵبژاردنە ئەگەر ئەو 20 ژنە دەنگیان بە نوێنەرێکی خوان بدایە ئەگەشتە مووقعی سەرەوە کەوابێ پرسیارەکەوای ئایا خودی ژنانیش هەندێک جار بربەست و ئاڵنگاری دروست ناکەن بۆ خودی ژنان. زۆر سپاس. ئێوارەی هەمووتان باش بێ دەستخۆشیم هەیە بۆم هاوڕێیانە بابەتی زۆر جوانیان باس کرد بەڕاستی بەڵام گرفتەکە لەوەدا ئێمە ژنانمان هەیە لە ناوەندی بڕیاران ژنانی لێرە لە سەرکردایەتی حیزبەکانان لە پەرلەمان دەوری خۆیان بینیەوە بەڵام بۆچی تاسێ ئێمە ناتوانین هەر کۆمەلگا بەگشتی نەک ئێمەش بەڕاستی کۆمەلگا بەگشتی بۆ ناتوانێت ژن بە نوێنەری خۆی دابنێ. ئەگەر تۆی ژن نوێنەریت ببورنەوە قسەیەکەم چکە خۆشم ژنم بەڕاستی ئەگەر نوێنەرێکی ڕازگۆ بم حیزبەکەم ڕێم پێ ببا نوێنەری ڕازگۆ بم وەک چۆن ئەو هەموو ژنێکە هەمانە بە بڕیاری حیزب هەڵسوکەوت دەکەن بە بڕیاری حیزب کار دەکەن بۆچی ڕێژەی کوشتنی ژنان بەرەوە کشان چووە؟ ئێمە دڵخۆشیەکمان هەبوو بەڕاستی هەتا مانگی 3 و 4 ژەمان و ڕێژەی کوشتنی ژنان بەرەو کەمیە ڕوا بەڵام بەداخەوە ئەوە بەرەو هەڵکشان دەچێت. ئایا ناوەندی بڕیاری ژنان گەیشتۆتە چی ئاستێک؟ بەڕاستی ینی دکتۆرە بە تۆش و بە خاتو بێریڤانی ژەو پرسیارە ئەگەر ئێمە ئیش لەسەر بنیادنەری ژنێکەکەن ژنێکی سیاسی بێ ژنێکی نوێنەر بێ ژنێک بێ کە بتوانێت بەڕاستی ئەو گرفتەی کە هەر هەمومان هەمانە و پێوەی ئەناڵین وەکو ژن وەک ئەوەی کە ئێمە بەڕاستی دایکی کۆمەڵگاین باشە ئەو چارەسەریە کەی دەگا کەی ئەو ژنانە دەتوانن چارەسەری بۆ ئەم هەموو گرفتەی ئێمە بدۆزنەوە. سپاسانەکەم. مژی دەستخۆشی لە هەردوو هەورێ دەکەم بەڕاستی بابەتێکی زۆر یعنی گرنگە بەڵام پێویستە ئێمە ئەوەژی بزانن بن ئایا پرسیاری من لە هەردوو هەورەیە و لە خۆمانژی کۆمەلگەهێکی سیاسەتی ئەخلاقی تێدا نەبێت کۆمەلگەهێکی گو خۆخوا سیاسەتی خۆ بە ئەخلاق برێڤە نەبێت ئایا دەکانێت ژن تێدا یعنی بە توانەبینی خۆ سیاست بکێ؟ سپاس دەکەم. سپاس بۆ ئازاد بوون سپاس بۆ بە ڕێزانەی کە ئەم ئێوارەیە خۆیان ماندوو کرد لەگەڵمان. من لە ڕاستیە قسەکانم لەسەر قسەکانی دکتۆر ڕازاوە من قسەکانی من ڕەخنە ئامێز نییە یا با بڵێن بەرپەرزدانەوە نییە بەڵکو تەوزیعکردنێکی زیاترە. من پێم وایە قۆناغبەندی پێگەیشتنی ژنان بۆ ئاستە قیادەکان ئەبێ ورتر یەکدانەوە بکرێت. من لە دەرفەتەکەی سەیدا لەتیفۆ ئەو شەیە بەهی نەگرم سیاست بریتیە لە دەرفەت و تەحەدی ینی ئەو فترانەی کە دەرفەت واڵا بێ هەموو شتەکان وەسایلەکانی دەوروبەر لە ناو کۆمەڵگە یارمەتی دەرەبن بۆ هەڵکەوتنی کەسانی سیاسی بۆ ئەوەی تاقەکانیان بتەقێتەوە و بێن ئای دەرکەون. لە سەرەتاوە باسی حەبسەخانی نەقیبت کرد تەواوە بۆ لە سەردەمی حکومەتی شێ مەحمووە بوو کورد حکومەتی هەبووە حەبسەخانی نەقیب کێیە ئامۆزای شێ مەحموو و ژنی شێقاورە
یعنی کەسێکە لە ئاستی قیادەی ئەو سەردەما پەیوەندی خوێنی هەبووە لەگەڵ کەسە قیادە، یعنی دەرفەت باشتر بووە بۆ ئەو وەک لە خەڵکی تر وەنیە. ئەگەر ئەو دەرفەتە کۆمەلگای کوردی ئەو سەردەما بە شێوەیەکی زیاتر واڵا بکرایە لە باتی یەک حەبسەخان ڕەنگە چەندین حەبسەخان هەڵکەوتایەوە بیان توانای بە هەمویان شان بەنەبەر ئەو ئەرکەی کە حەبسەخان کێشاوێتی سەرکەوتن و دەرکەوتنەکە زیاتر و باشترە بوو پێشکەوتنەکان و دەرکەوتنی ژنانی تریش لەناو مجتەمەعا لەو سەردەما زیاترە بوو. کەواتە دەرفەت زۆر گرنگە بۆ هەڵکەوتنی کەسی سیاسی بە تایبەتی ژنان کە خۆمان نەزانین بە تاریخی مرۆڤایەتی ژنان یعنی لە هەمیشە لە خۆنا چەوساوە بوون و هەمیشە یعنی مارکزوتەنی چەندین چەوسانەوە یا دەستین لەسەر ژنان هەبووە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی پیاوسالاریەوە لە ڕووی اقتصادیەوە هەموو ڕۆکان چەپۆک بوون و دراون بەسەر ژناکە نەیانتوانیوە سەر هەڵبەنووە پێشکەون. بۆ مەرحەلەی دوای ئەبێ یارمەتیم بەی 2 دقە شتیوان نییە بۆ مەرحەلەی دوای ئەوە مەرحەلەی شۆڕشەکان دەست پێەکە 60ەکان و 70ەکان و 80ەکان ڕۆڵی هەندێک ئەحزابی سیاسی حیزبە ناسیۆنالیزمەکان ناڵێم چکە هەمیش ناسیۆنالیزم یعنی هاوقۆناغە لەگەڵ ئێمە مجتەمەعێکی فەلاحی بووین ئەتاکو ساڵی 90 تا با بڵێن ڕاپەڕینیش مجتەمەعێکی فەلاحی بوون لە ناومانە سەرهەڵدانی ژن و خەباتی ژن و پێشکەوتنی ژنانەوەوانە زۆر لە دواوە بووە. حیزبەکانی خۆشمان یعنی مەسەلەن ئەو سەردەما لە پارتیەوە کە سەری ئەڵڵاو تا شۆڕشی 75 یعنی نەکسەی شۆڕش ژنێکی دیار نییە هەمانەوە نیمان لە تاریخا بەس لەیلا قاسمە باشە لەیلا قاسمیش بە هەموو حسابێک سەر بە خەلیە بیدایەتەکانی کۆمەڵە و لەگەڵ تێڵکێشێک لەگەڵ هینا بووە. ئەجینا شانازی ئێمە سەرکردایەتی ئەو سەردەمەمان لەگەڵ ئافرەتێکا ڕسمی گرتۆ بە فۆنەوە مارگرێتی ناوبوو چی نابوو کورد نەبووە باشە یعنی قیادی کوردمان تیاڵ نەکەوتووە لە ژنا بۆ دەرفەت نەبووە دەرفەتیان نەڕەقسانەوە بە حەقلی چی بە حکمی ئەوەی کە عەقلیەتی کۆمەڵایەتی و کۆمەڵگای کوردی و حیزبە سیاسەکانمان ئەو سەردەمە ئەوەی تەقەبوڵ نەکردووە لە سەردەمی کۆمەڵایە لە 70ەکان و 80ەکان دەرفەتێکی باشتر بۆ لە خەباتی نێنیە دروست بووە ژنی زۆر ئازا و باشمان تێڵکەوتووە. بەڵام با بڵین فترەی هینەکە فترەی کرانەوەکەی دوای ڕاپەڕین فترەیەکی زۆر باش و حرەکاتی ژنانی زۆر باشینە بەڵام هێشتا بەپێی پێویست نییە ژنان زۆر ئەرکیان لە پێشە بۆ ئەوەی کە یعنی بگەنە ئاسی بڕیاردان بگەنە ئاسی قیادی حەقیقی نە قیادیەکی شکلی قیادیەکی حەقیقی کە بتوانن بڕیار هەم لە خۆیان و لە کۆمەڵگا بن. سپاس پێشەشەی بەخێراتنی وەلایەکەم سپاسی ڕێکخراوی ئازادبوونەکەین کە لە هەموو چونکەکانە کۆمانەکاتەوە دەنگی خۆمان هەبێتون بابەتەکانە بابەتەکەی من دوو تەوەریشن ئاڕاستی ڕەزاوخانە سیاست ئێمەمان نزانین دوویشی دراوە لە درێکسێکین دوو ڕووی هەیە ڕوویەکی سەرکردایەتی و ڕوویەکی ئیداریە لە ڕووی سەرکردایەتەکەی کە بینین ژنان و پیاوانە بە زۆری پیاوان ئیشەکەی خۆیانەکەن تر چ حیزبی بێ و باوەڕ ناگەڵ دەرەوە حیزبی بتوانێت بێت ناو ئیدارەکەیانەوە ئایا ژنان لە ناو ئیدارەکەیان چیان کردووە. تەوەری دویان پشتەوەیەتی کە سەرکردایەتیە سەرکردایەتەکەش کە لە حیزبەوە سەرۆدانرێت ئایا ژن توانیوێتی چەمکێکی باشی بە قوتی هەبێت لە ڕووی سەرکردایەتیەوەن یاخود هەر شەرمینانە ڕۆڵی خۆی بنیوە و ئایا ژنان کاتێک کە بڕیارێک دەرەکەن بە شەرمینانە و بڕیارێکە دەرەکەن و یا ئەعتیماد دەکەنە سەر خۆیان کە بڕیارێکین یعنی چاوەڕێەوە ناکەن کە لەسەر و بڕیارێکی پێ بڵێن بێت ئەو بڕیارە جێبەجێکە مەس بێت ئەو بڕیارە بڵێ کە لە ناخی خودی خۆی ژنانەوەیە کە جێبەجێکە. پرسیارەکەی ترم لە بۆ بێریبانخانە ئەوەی کە ڕوون و ئەشکرا لە ڕۆژئاوی یا ژنانی ڕۆژئاوا بەڕاستی سەلماندیان کە بۆ هەموو ژیان کە خاوەنی قادە و خاوەنی ئەو ئیشن کە جێبەجێیان کردووە ئایا لەم ڕۆڵی ئێستایان نەتوانیوانە پێگەی خۆیان بکەن لە حکوومەتی شەرع. زۆر سپاس. تەمان دەستخۆشی لە هاوڕێی زۆر خۆشەویستم ڕەزاوخان و بێریبانخانەکەم. ڕاستی من بە حکمی ئەزمموی خۆم هەم ڕێخستنی دێرینم هەم لەنەوەیەکەوە لەناو ساحەی سیاسیە بەشدارێکی کارام هەبووە لە مەسلەی ژنان و مناڵان و خێزان
و دواتریش لە حکوومەتە ڕۆڵێکی بەرچاوم هەبووە لە کەیسی دۆسی ژنان و لە قەراراتی ئومەمی متحیدە و ئەوانە ئەو پرسیارەی کرد هەمیشە من لە زۆر جار لە ڕاهێنانەکان لە دووبارەکەینەوە ئێمە چ جۆرە بەشداریەکمان پێویستە و ئایا ئێمە باسی بەشداریەکەین یان باسی مافێکی یاسایی و دەستوریەکەین ئەگەر باسی مافێکی یاسایی و دەستوریەکەین بۆچی لە پەرلەمانی کوردستان توانیمان کۆتای لە 125 بە نەقلەیەکی نەوعی لە ضرورەتەوە لە 25 بیکەین بەسی بۆ نەمانتوانی لە ماوەی 10 ساڵی کە لە یاساکانە دەرچوو نەمانتوانی ئەمە لە دەسەڵاتی جێبەجێکردنە جێبەجێ بکەین ئەگەر کارە بەشداری کارای ژن لە پەرلەمانی کوردستان ضرورەت بوو بێ ئەی بۆچی لە حکوومەتی خۆجێیی ئەم بەشداریە لە ڕابردووان نەبووە پرسیینەکە وەڵامەکە ئەوەیە من بە حکمی ئەو ئەزمموی کە هەم بوو لە ناو دامەزراوەکانی حکوومەتە و لە ناو چالاکیەکانی ڕێکخراوەکانی ژنانیشە ڕاستی هەتا ئێستاش پەرتەوازەیی لە خەباتی ژن لە نەبوونی یەکگرتووی خەباتی ژن بە هەموو حزبە سیاسیەکانەوە ڕۆڵێکی نەگەتیفی بینی و لە گەیاندنی ئەو پەیامە بە دروستی بۆ حزبە سیاسیەکان ئەوە بەشێکی تری بەڕاستی با ئێمە ڕاشکاو بین لەگەڵ خۆمانە ئێمە باز لە زۆر شتەکەین بەس ڕوئایەکی وازەحمان نییە بۆ بەشداریکردن ئێمە چ جۆرە بەشداریەکمان هەیە ئاساییە هەرێکێکمان لە حزبێکی سیاسی بین بەزنە ئاساییە نەزانین بەشداریکردنی ئێمە لە پرۆسی سیاسی لە خەباتی نەتەوەی لە خەباتی چزانم چەکداریە لە خەباتەکانی ترە یەکمان نەگرێتەوە بۆیە هەستەکەم جۆرێک لە ینی پەرتەوازەیمان هەیە لایەنێکی تری ئەوەیە کە ئەم بابەتە دۆسی بەشداری سیاسی ژن وەکۆی کاکۆمەروتی ئای ئێمە کە باز لە سیاسەتەکەین خۆ سیاسەت هەر حزبی سیاسی نییە سیاسەت هەر خەباتی چەکداری نییە سیاسەتی کللتوریمان هەیە سیاسەتی فەرهەنگیمان هەیە سیاسەتی پەروەردەییمان هەیە ژینگەییمان هەیە حتا دوایی بیهێنی باشە لەناو ئەمانەیە بەڕاستی غیابێکی زۆر گەورەی ژن هەیە قسە ئەەکەین تاکوتەرا لێرە و لەوێ هەیە بەڵام بەگشتی نەمانتوانیوە کۆمەڵگەیەکی بەکارا دروستکەین بۆ ئەم بابەتە من لە ئێستا لە ئەزمونێکی ئێستای خۆمەوە کە بەرپرسی بۆردی ڕێکخراوەکانم ژن لە سندیکاکان و نەقابە کۆمەڵە و جەمعیاتەکانە غائیبە هیچ حزوری نییە ئەی باشە ژنێک کە داوای مافێکی پیشەیەکە داوای مافێکی مرۆییەکە چۆن ناتوانێت لە سندیکایەکی ئەندازیاری لە سندیکای مامۆستایان لە کرێکاران لە جوتیاران حتا دوایی هەمووی بڵێ پیاوان لەوێ کەسی یەکە من پیاوان لەوێ حکمی بڕیارەدەن و پیاوانیشن لەوێ کە پرۆژەکانی ئێوە ئەنووسنەوە کەواتە بۆ ئەوەی تۆ ئەم مافە دەستەبەر بکەی پێویستەکە لە خەباتی سندیکایی و خەباتی کۆمەڵە ئێمە بەداخەوە ژنەکانمان بەس ڕۆکەن NGOکان NGOکان بەشێکی گرنگن من بۆ خۆم لە دامەزراندنی NGOکانم ساڵینەوە 4 بەڵام ئەوە کفایەت نییە پێویستەکات لە سندیکا پێویستەکات لە جیاوازی شوێنەکانی تر بۆ ئەوەی ڕازاوخان وتی لە دامەزراوەوە با بڵێن بۆ نمونە لە ئەم پرسە ئەم دۆسەیە بیکەینە دۆسەیەکی کۆمەڵگەی دەبێ ئیش لەسەر حزبە سیاسیەکان بکەیت لێرەوە داوا لە ڕێکخراوی ئازادبوونەکەم کە پێویست دەکات پەیڕە و پرۆگرامی هەموو حزبە سیاسیەکان بخاتە ژێر پرسیار و لێکدانەوەوە کۆتای ژن لە حزبەکانە لە 125 بۆ 130 بەڵام ئایا ئەمە دابزیوەتە خوارەوە بۆ هەموو ئۆرگانەکانی حزبە سیاسیەکان ئایا ڕەنگی داوەتەوە ئاخر شتیشم ئەوەیە ئەم پرسە لە پرسێکی کۆمەڵگایەوە دەبێ بیکەیتە پرسێکی دامەزراوەی کە تەواوی دامەزراوەکانی هەرێم ژنان ڕۆڵی ببینن و ئاخر شتیشم ڕەخنەیە لە خودی ژن خۆی ژن خۆی غیرەی ئەوەندە زۆرە بەرامبەر بە ژن هەر ژنێک چالاکە بێ ئازا ئەبێ 1001 ناو ناتۆرەی بەسەر ئاکە و سەرنجام خێزانی ئێمە ناهێڵە ژنەکان بێنە پێشەوە ئەمەوێ ئەو بڵێم قسەکانی من ئاڕاستی دکتۆرە ڕازاوە باسی وەکراکە لە دوای ساڵی 2010 وردەوردا هەستەکەین کە ئافرەتان لە تەواوی کایەکان بە تایبەت کە سیاسیەکان بەرەو کەسبوون ئەچێ باسی زۆر فاکتەر کرا کە هۆکاری سەرەکین ئیتر بە هەر جۆرە لە جۆرەکان بەڵام ئەمێ لێرە بەس لە کاریگەری شتێک بکەم کە هۆکارێکی زۆر سەرەکیە ئەویش ڕاگەیاندنە ئێمە بەم ڕۆژگارە ئەبینین کە دەستگاکانی ڕاگەیاندن یاخود سایتەکان یاخود تۆڕە کۆمەڵایەتەکان بە چ جۆرێ پێشوازیەکەن لە هەموو
ئەو کەسانی بە جۆرە لە جۆرەکان ئافرەت بەکارهێنن چ دەرونی چ جەستەیی یان چ مامەڵەیی بێ هەموو ئەو کەسانی کە باسی جۆرە لە جۆرەکانی کۆیلەبوونی ئافرەت یاخو بەرەو پشتەوە بردن و دواوەبردنی ئافرەتەکەن چەندێک ئەهێنرێنە پێشەوە یان ئەو ئافرەتانی کە خۆیان ڕۆڵێکی ناشرین ئەگەڕن لە کۆمەلگایە بەرەو ناشرینکردنی ئافرەتان بە تایبەت ئافرەتە گەنجەکانمان کە ئێمە ئەکەنە قودووە ئەمانکەنە پێشەنگێ بۆ ژیانیان ئەوانە لە پێشەوە ئێمە وردە و دەو نەبین تەماشاکن بەم ڕۆژگارە کامە ئافرەتی بە ئەزمون زۆرینەی زۆری ئەم خاتونانەی لێرەن هەموو ئەزمونیان هەیە لە کۆمەڵایەتی لە سیاسی لە هەموو بارەکانە هێندەی ئەو ئافرەتانی کە بۆ کۆمەلگا ئەرێنی نین بەڵکو نەرێنین پێشەنگن کامە لە ئێوە دەرکەوتتان هەیە بایەختان پێ ئەدێ لە ڕووی ڕاگەاندنەوە ئەمە بۆچی ئەمە بۆ سەرۆبەرەیە ڕاگەاندنی جاران ڕۆژنامەگەری جاران ڕۆژنامە نووسی جاران پێشەنگ بوو بۆ نەتەوەیەک چونکە هەموو خۆتان نەزان نەتەوەکانی کە هەموو وڵاتان سێری تۆڕە کۆمەڵایەتەکان سی ڕاگەاندنەکانمانەکەن بەڵام ئەبووە ئێستا سەر ئەو مێزە پڕ بێ لە مایکی کەناڵە ڕاگەاندنەکانی کە وڵاتان کردویان بە پێشەنگی کورد ئەیبینی بێگومان نەخێر بەڵام ئەبینی ستودیویەکی زۆر زۆر VIP ڕازێنرێتەوە بۆ ئافرەتانەیان بۆ کەسانەی کە بە چەندەها شێوازی ناشرین نمونەی کۆمەڵگەکەمانەکەن بە تایبەت ئافرەتانمان خواخوای قسەیەکی ترێندیانە دژی ئافرەت بکرێ و سبێنێ بکرێتە پێشەنگ بەڕای من پێویستە پێش هەموو شتێ پێش هەموو لایەنێکە کاری لەسەر بکرێت کارکردن لەسەر ڕاگەاندن چونکە بەهۆی ڕاگەاندنەوە هێزی ئافرەت بەهۆی ڕاگەاندنەوانێ ئەو وزەی کە لە ئافرەتە هەیە بۆ خزمەتی کۆمەلگا بۆ خزمەتی کە سیاسیەکان بۆ هەموو ئەو ڕێکارانە پێویستە سنووری بۆ دامنرێ هەموو ئەم کەسانی کە پێشەنگمان بوون و هەموو ئەو کەسانی کە وایان کرد ژنی سەرکردە بەرهەم بهێنرێ ئەوانە بخرێنە بەر چای کۆمەلگا و ئەوانە بکرێتە پێشەوە دەستان خۆش زۆر سپاس منی شەکێک لەو بابەتانەی کە بەلامەوە گرنگ بوو بێجگە لە پێش شوراکانیش با بڵێن بەشداری ژن لەناو حیزبی شوێعی و ئەو حیزبە دیارە من دوور و نزیک لەگەڵ حیزبی شوێعی وەکو خۆم نزیکایەتێکی وام نەبووە بە زۆک و خێزان و ئەوانە زۆر ئەزانم ینی با بڵێن مێژوێکی کۆنی هەیە لەم وڵاتەیەوە لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر و بڵاوبوونەوەی سۆسیالیزم لە چەند شوێنێکی ئەم جیهانەیە حزبی شوێعی دەورێکی کاریگەری هەبووە لە هێنانە پێشەوەی ژن یان با بڵێن کردنەوەی درگایان کردنەوەی هەل و منیش هەمان شەدەوە نووسیب لە لای خۆم کە گۆمەر باسی کرد بەڕاستی شوراکان ینی یەکێک بوو لەو ڕێگایانە ینی وەکو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی درگایکی کراوە بوو بۆ ژن کە بتوانێت بێتە ناو سیاسەتەوە بتوانێت لە شوێنی بڕیاردانا بێ منیش پێم وایە ئەم مێژووە دڵنیام لەوەی دکتۆرە ڕازاو کە لەبەرەوەی ئەیناسم ئەزانم کە چۆن ینی لەسەر ئەوانە قساکە بەڵام ئەمە ئەگەر نەیڵێن لە مێژوەکە غائیبە بە بڕوای من چکە بەشداریەکی کارای ژن هەبووە من خۆم وەکو گەنجێک لە ناو شوراکانە بووم چەندێک پیاوی لێ بۆ ئەوەی ژن لێ بووە ینی بڵێن هەم لە بڕیاردانە هەم ئەوانەی کە لە ئێمە گەورەتر بوون زیاتر لە بڕیاردان و ئەوانەیە بوونەوە مێژوێکە کە بەڕاستی ئەبێ لە هەرێمی کوردستانە گرنگی زیاتری پێ بدرێ من پێم وایە کێک لەو مشکلانەی کە هەیە من ئەم پرسیارەش بۆ دکتۆرە ڕازاوە وەکو ئیرادەی سیاسی ئەمە زۆر جار باسی ڕۆژاواکەین ئەو بەڕێزانە خۆیان زۆربیان زۆریان کە لێرە دانیشتون ئیرادە سیاسەکەیە وا ئەکات کە درگای کردەوە هەر لە یەکەم ساتەوە ئەوەی کە ئێمە ئاگامان لێ بوو کە ئەم ڕەوتە سیاسی ئەم ئیرادە سیاسیە وای کرد کە ژن ئەو قووەتەی هەبێ کە ئێستا هەیەتی ئەوە بوو کە هەمومان خەمی ئەوەمان بوو شەرع دەستنا لە یەپەژە و کەمپینمان بۆ کردو لە خەمی ئەوە بووین بۆ لە برەوەی هێزێکی تاریک هێزێکی تیرۆریست ئەوێت ژن بەشدار نەبێ بەڵام ئەوەی کە چەند ساڵە ئیشی لەسەر کراوە لە خۆ ناتوە و لە کوردستانیش لە هەرێمی کوردستان لە خۆ نایەت ئیرادەی سیاسیەوە ئەکات ژن بتوانێت بەشداری واقعی هەبێ نەک تەنها پەرلەمان تەنها حیزب و پەرلەمان نا خۆمان نەزانی لە ناو پەرلەمانە ژنانەگە بنێمە خەریب و چۆنەڵێ هیستریای گرتین کە ئەو قسانەی کرد لە دژی مافی ژن لەم هەرێمەیە باسێوەیە کرد کە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی کە هەوڵێکی زۆری بۆ درابوو یانویست جارێکی تر ڕاکێشنەوە بۆ لە بەرەوەی حیزبەکانی کە لە دەسەڵاتان درگایەکی کراوانێ بۆ کۆنەخوازی بۆ دژژنی و ژن نەفرەتی و هەموو ئەو چەمکانەی کە ئێمە بەری ئەکەوین بەڕاستی لە هەرێمی کوردستان ئێستا ژەمێ جدڵێکمان بەم پەرلەمانەی ئێستا خۆش نییەوە تا چەندەکەەوە چەند ڕۆژە نازانمەوە بە چەندەگەچێت باشە
هیچ جێکێک لەو پەرلەمانتارانە هیچ شتێکی کردووە بۆ ئەوەی کە ئێمێسە چاومان لەو بێ پەرلەمانچێگە من پێم وایەمان تێپەڕانوە ئێمە خۆمان ئەبێت چ بکەین ئێمە خۆمان ینی هەر ئەم خەڵکەی کە لێرە زۆربەی زۆریانە بوو کە لە کاتی خۆپشاندانەکانی ڕۆژا بەشدار بوو و داخوازی زۆر مەدەنی و ئەوانەی هەبووە بۆ مەسەلەی ژن بۆیە بە بڕوای من پەرلەمان لە ئێستاە لەوانەیە لە موقعەتێکی تاریخی خۆیان توانی بێتی کۆمەڵە یاسای باش دەربکە بەڵامەوە تێپەڕی شتێک نییە ئێستا ئەوە بێ هەستیش ینی بە تەواوەتیش هێزە کۆنە خوازەکان ئێستا زیاتر دەستیان ئاوەڵایە هەمومان نەزانین بۆچی وا دەستیان ئاوەڵە لەبەر ئەوە ناپشتیوانی ناکرێن بەعکسەوە لەبەرەوەی پشتیوانیە کرێن لەسەر منبەرەکانیانەوە قسە بە ئێمە ئەڵێن و قسە بە مەدەنیەت و بە پیا و بەژن نەک بڵێن بەژن بەتەنیا بە پیا و بەژن ئەوترێ بۆیە ئەمە شتێکی ترە کە هەمومان وەکو هێزێکی مەدەنی بەرەوڕوویەوە مکۆنە خوازە ببینەوە تا ئەوە نەکەین ئێمە ناتوێن بڵێن بەتەنا بەژنی سەرکردە ئەمە هیچ بەی چەکەن دەژنی سەرکردەمانە بێ بەقەدەرەوە نیەتەوە هێزێکی مەدەنی لە پشتی ئەوە بێکە ژن و پیا و بە یەکسانی بچێتە ناو کۆمەلگا و هەموو ئەو شتانەی تر پرسیار یەک شتی ترم هەبوو بەڕاستی بۆ هەڤاڵ بێریڤانەوی ژەوەیە لە حەزم کرد زیاتر لە دوای دەسەڵاتی شەرعەوە مەسەلەی ژن لەو کۆمەلگای و لە وڵاتیات چۆنی لێ هاتووە کەمتر گوێم لەوە بوو دەست خۆش بە زۆر سپاس وەڵای هاوڕێیان بە تەمانە بووم قسە بکەم حەزم کرد جۆ لە ئێوە بگرم من کەمیان بۆ کۆڕکۆ بوونەوەوانە بەڵامی ترواتان لێ کردم قسە بکەن ئازانی هاوڕێیان سەیریکەن ئێمە لە ئەزمێکی گەورە ئاژین مەرج نییە کە خاتونێک یان 32 خاتونەک و ڕازاوخان باسی کرد کە ئاچێتە پەرلەمان تر دۆخی ژنان تاو بگۆڕێت چونکە ئەو ژنانەی کاسنە پەرلەمان بە کۆمەڵێک کایە ڕۆشتون کەمیان هەن کەمەهەیەی هەڵگری ماهێت و مافی ژنان بن بۆیە ئێمە ئەبینین لەگەڵ هەموو ڕێزما من ناونایەنم ئەبینین خەڵکی زۆر باڵامان لە پەرلەمان ئەڵێ من ماوەی 2 ساڵی شەرجۆم لە گۆرانی مۆسیقانە گرتووە لە کاتێکا بۆ زانیتان مێژووی بەشەریەت ئینتاجی مۆسیقا لە مێژووی بەشەریەتە بەشێکی ژنە بەشێکی قاعی ئیشە بەشێکی تقوسی دینیە بەشێکی ئەو لایەلایە کە دایکی کەواتە ئێمە مۆدلێکمان پێشخستووە ئەو مۆدلە ڕاستی تەمسیلی ژن ناکە ئەمە خاڵێکیانە خاڵێکی تریان کە من زۆر زەرورە ئیشاتی ببین من تەسەورم کرد لەم کۆڕا باسی ئەو کرێکە ئێمە بە بنبەست گەیشتوین حرکاتی سیاسی ئێمە پیان ناخۆش نەبێ زۆر بە سەراحەت پیان بڵین لە پرسی ژنا لە پرسی دیموکراسیا لە پرسی دروستکردنی مؤسسات لە پرسی ئازادیە تاکەکانە ئیفلاسیان کرد ئێمە لە کۆتایی قۆناغێکی تازایین ئەو قۆناغە ئایاشتی تازەی لێبەرێمیە مەرجنیە هەموو تازێکیش باش بێت بەڕاستی دیقەت بن لە باشوور بە تایبەتی پرسی ژنان پرسی ئازادی زۆر لە دواترە هەتا ڕۆژهەڵات هەتا ڕۆژئاوا هەتا باکوور ئەو حقەتێکا بێ دانی پیا بدەین دانی پیانەنین دان بەو حقەتانەنین کە ئێمە لە شکستێک ئاژین لە هەموو مەجالەکانە هیچمان پێ ناکرێت ئایا پرسیان لەسەرەوەی ئایا ئەم مۆدێلەی لە ڕێکخراوەکانی ژنان دوای ئەم شکستە دوای ئەم شکستە ئایا ئەم مۆدێلەش کۆن نەبووە ئایا ئەم مۆدێلە مۆدێلێکە بەرهەمی کۆمەلگایە یا بەرهەمی ئەو هێزە سیاسیانەیە کە لەسەرەوە ئیشەکەن و ئەمە نەتایجەکانە بۆیە ئەبێ بزوتنەوەی ژنان چاو بە مابژێتەوە من بۆ خۆم هەستەکەم ئەم فۆرمەی لە ڕێکخراوی ژنان و ئەمانەش بە قەناعەتی من بەرەو بنبەستگەیشتنە ڕوات کە بەشی زۆریان پاشگوێ حیزبن و بەشی زۆریشان هیچیان پێ ناکرێت و ئەسڵەن ستراکتۆری حیزبەکان بەرەو دواکەوتوتر ڕۆشتووە تا پێسەدەمی ڕاپەڕین بۆیە ئێمە لە قۆناغێکی نوێین مەرجینە و نوێ باش بێ من پێم وابێ حرەکەی سیاسی ئێمە بەرەو ئیفلاسیە ڕوات و نایتوانێت هیچ تەقدیمکە لەبەرەوە ئایا ئەو قۆناغا شتی تازەی لەدایکە بێ پرسیاری گرنگیش بۆ ژنانەوەیە کە تۆ چۆن نەتوانی بزوتنەوەی دروستکەی مڵکی کۆمەلگا بێ نەوەکو مڵکی کای سیاسی بێ سوپاس من شایەتیەک بۆ ژنانی سلێمانیە دەم بۆ ڕەنگە ژنانی کوردستانە میبگرێتەوە لە هەشتی 391 کاتێ ڕاپەڕین ڕوویدا لەگەڵ دکتۆر کامران خەرەداخی لە ژوورێکی نفرادی سلێمانی بووین زابتی گەورەی ئەمنەکە هاواری دەکرد بە منتەسیبەکانی خۆی وت ئەیوت خافون منە نسوان یعنی ئەوان لە ژنانە ترسن ئێمە لە ژوورەوە بۆ مازانی کە ژن لە ڕاپەڕی نابەشدارن بەڕاستی ئەوە لاپەڕێکی زۆر گەشت بوو من هەمیشە لە بیرمە لە ناوەڕاستی هێشتاکان دیسانەوە لە ڕێخستەکانی کۆمەڵی ڕێنەدەرانەکەتی شەی دەیلا هەبوو کە من ماوەیەک شەرەفیشکردنمە بوو لەگەڵیان دیسانەوە زۆر چالاک وەکو پرسیار حەزەکەم پرسیارێک لە دکتۆرە ڕازاو بکەم ئەو ژنانەی کە هەڵکەوتن چ بە هەوڵی خۆیان
چ بە پشتیوانی خێزانەکانیان وەکو هێرۆخان وەکو کافێخان وەکو ئەوانی ترکە لەم کۆمەڵگەی ئێمە پۆستیشیان وەرگرت پۆستی حیزبیان پۆستی حکومی چەند بە توانای خۆیان گەشتنە ئەو پلەپایانە و چەند پشتیوانی ژنانیان کرد کاتێکە لە دەسەڵاتا بوون. ئەوە پرسیارەکەمە بۆ دکتۆرە ڕازا و پرسیارێکترم هەیە بۆ خوشکی عزیز بێریڤان خان. ئێمە هەمومان لە ڕاگەاندنەکانە مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد دەبینین. زۆر دڵمان پێ خۆشە زۆر جار ئیلهام ئەحمەد لە ریزی مەزلوم عەبدی دەرەکەوێت و لە باکوور لەیلا زانا لە ریزی سەرکردەکانە دەرکەوتووە. پرسیارەکەم ئەوەیە دەرگا چەند کراوەیە بۆ ئەوەی لە ناو ژنی گەنج لە ناو کچانی گەنج خەڵک پێشکەوێت تا بکاتە ئەو ئاسە بەرزانەی وەکو لەیلا زانا و وەکو ئیلهام ئەحمەد پێگەیشتووە. دەرگاکان کراوەیە یاخود ئەو ڕێگریەی پیاو سالاریانەی کە لە باشوور هەیە وجودیشی لە ڕۆژاوایە. زۆر سپاس. ئەو هەموو کاتە جارێکی بە ئێمەتان بەخشی دیارە من لە سەرەتاوە ئاماژەم بەوە کرد کە مێژوێکی 100 ساڵ تۆ لە ماوەی 20 دقە گومانتان نەبێ کە هیچ مافێکی پێنایی. و من هەموو ئەوانەی کە لێرەیە یعنی چەند جار ئەم بابەتەم کورد کردەوە بۆی بتوانم قۆناغەکان یەک لە دوای یەک باسکەم. لەو خاڵی دکتۆر گەشەوە دەست پێ ئەەکەم بەڵێ دکتۆر گەشە ئێمە من کە ئاماژەم پێکردۆڵم 2010 بۆ 2018 قۆناغی کاریگەریە لەبەر ئەوەی ئێمە فەلسەفەی حکومڕانیمان هەبوو ئیرادەی سیاسیمان هەبوو. من ئاماژەم بە هەموو ئەو یاسایانە نەکرد کە لە پەرلەمانی کوردستان بە هەوڵ و جهودی ڕێکخراوەکانی ژنان دەرچێنرا پەرلەمانتاران ئەحزابی سیاسی هەمومان هەموو جارێک ئەوە دڵنیا ئەکەینەوە ئەگەر ئێرادەی سیاسی و بڕیاری سیاسی نەبووایە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دەرەچوو نا یاسای باری کەسێتی بە ژمارە 15 2008 هەموار ئەکرا فرەژنی سنووردار ئەکرد. بەڕێزان وەکوتم ئەم بابەتانە زۆر زۆر لە قوپۆپی لێ ئەبێتەوە. بەڵێ کاک محەممەد بڕیاری سیاسی بوو لە ئیدارەی سلێمانی بڕیاری ژمارە 5962 دەرکرد و سەبارەت بە من ئەمەوێ هەموو وەڵامەکان یعنی چونکە هەندێکی هاوبەش بۆ ئەوی پەیوەندی بە مێژۆکەوە هەبوو. بەڕێزان ئێمە توێژینەوەیەکمان کردووە بەردەوامیشین قۆناغە مێژوویەکە و یعنی ئەو گەشە سەدنەکان ورد ئاماژەمان پێکردووە و لە قۆناغی هەفتاکانە باسی بڵین لە دوای پارتی دیموکراتی کوردستانەوە باسی حیزبی شیوعیەکەین باسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین هەر لەوێ باسی یەکەم ژنی بەشداربووی شۆڕشی نوێ ئەەکەین باسی هێرۆخانەکەین باسی کافیەخانەکەین هەموو ئەم باسانە. بەڵام من لێرە دەرفەتی ئەوەم نییە. بەڕاستی هەموو ئەو زانیاریانە لە لامان هەیە هەموو ئەو قۆناغ بە قۆناغە بەوردی باسمان کردووە بەس من لێرە ئەو دەرفەتەم نەبووە. بابەتی شوراکان و ژنی سیاسی بەشداری نەک باشداری کاک هۆمەر بەڕێزان ئێمە لە دوای ڕاپەڕین ڕاستە وەرچەرخان بوو خاڵی دەستپێک بوو بەڵام بەڕێزان لەگەڵ لێبوردنی گشتی بۆ مستەشار و پیاوانی ڕژێم کە بە هەزاران کەس بوون ئەو لێبوردنی گشتیە 5 بۆ 10 ژنی نەگرتەوە. ئەزانین لە لێرە لە دوای ڕاپەڕین ئەو ژنانە بە تۆمەتی بەعسی بوونیان کوژران تا ئێستا لە مێژووە سردراونەتەوە. ئەوە ئێمەین دەیان جار باسی ئەەکەینەوە دەیان جار ئاماژەمان پێکراوە ئەگەر ئەو ژنانە تاوانەکەیان بەعسی بوون بوو بێ ئێمەش لێیان خۆش نابووین لەبەرەوەی ئێمە زۆرترین بڵین ئەو بەرکەوتانەمان بەرکەوتووە. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کاتەکە زۆر کەم بوو. من تەنیا بۆ ئەوەی یەکلای بکەمەوە کێ یەکەمین جار شەڵتەری لە سلێمانی دانا لە بینی یەکێتی ژنان و کۆمەڵی ئافرەتان بەهارخان ئاگادارە من چاوپێکەوتنم بەو کەسانە کردووە. بەڵێ عنی 2 ڕۆژیان بینە کامیان شەڵتەری دانا کامیان لانەی ئارامی دانا ئەوەندە بە دەقیقی چوینەتە ئەو مێژووەوە لەبەرەوەی نەمانویستووە مافی هیچ کەسێ پێشێلکەین. هەموو ئەو ژنانەی کە ئاماژەم پێکرد
بەڵێ دەرفەت زۆر گرنگە هاوڕێ سەنگاو و زۆر گرنگە بەڵام ژنانێکیشمان هەیە دەرفەتەکەش لە بەردەمیانە و نەشیان توانیوە ئەو دەرفەتە بقۆزنەوە بۆیە لە ڕووی مێژوویەکەوە من دڵنیاتان ئەەکەمەوە لە لای ئێمە هەمووی نووسراوە هەمووی پارێزراوە و مافی هیچ کەسێک هیچ ژنێک بڵین پێشێل نەکراوە پشتگوێ نەخراوە بابەتی ئەوەی کە نوێنەرایەتی ژنی ڕاستەقینە بەڕاستی من ئێمە 6 خولی پەرلەمانمان هەبووە 147 ژنی پەرلەمانتارمان هەبووە ئەوە هەموو جارێک من ئەڵێم ئیشی ئەو خەڵکیانی توێژەرە و لێکۆڵەرەون و ئەو ڕێکخراوەی تایبەت بە ئەو ڕۆڵە من لەگەڵ گشتگیریان بەڕێزان چونکە هەموو جارێک لەگەڵ ئەو بەڕێزانەی ژنانی ڕۆژئاواش باسی ئەەکەین ئێمە کە خۆمان ڕۆشتینە ڕۆژئاوا واقعێکمان بینی لێرەش واقعێک بوو کە لێرە و ئەیان و بۆ واناکەن بۆ ئەو بڕیارە نایەن ئێمە خوێندنەوەمان بۆ واقعی هەموو بابەتەکان هەیە ژنانی حیزب ژنانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ژنانی پەرلەمان ژنانی حیزبە سیاسیەکان ئەوانەی لە حکومەتان من ناتوانم بۆ گشتگیریە بڵێم هیچیان نەکردووە ناشتوانم بڵێم هیچ هەنگاوێکیان نەناوە بەڵێ ئەوەندەی توانی بێتیان بەڵام وەکوتم لەوانەش بێکەم و کورتی هەبێت و لە هەمووشی گرنگتر بەڕاستی بڕیاری سیاسیە کە تۆ بڕیار ئەیات لەسەر ئەوەی کە چەند پشتیوانی بوو ئێمەش ئاماژەمان پێکرد وتمان چەند تۆ بە تەنها نوێنەرایەتی کفایەت نییە تۆ ئەبێ بڕیار دەربی بڕیار دروستکردبی ئەنجا هێزی گۆڕانکاری ئەەکەی سپاس دکتۆر گەشە ئەنجا بەڕاستی هەمان شتکاک سەرکەوتژ لە ناو حیزب چی کردو و کێ بڕیار ئەدات ئەمانش بەڕاستی من لێرەوە ناتوانم ئەو حەقەش بە خۆم نایەن بە گشتگیری قسە لەسەر ئەوە کە من باسی مێژوویەک ئەەکەم و باسی ئەوەش ئەەکەم کە بربەستەکان چین و من کاک شوان ئەوەی کە هەر لە سەرتاوتم وتم من وەکو ئاماژەیەک بە قۆناغەکە بە پەرلەمان هەمومان باش ئەزانین کە ئێمە لە قۆناغێکی چاق بەستوین یعنی شتێک نییە بە ناوی پەرلەمان و ئەشزانین حکوومەتەکەش بەڕێکەرە ئەمەلخان خۆی کۆمەڵی بابەتی ڕوون کردو و خۆشی وەڵامی خۆیایەوە کاکۆ مەرگیانۆک و ئاماژەم کرد تەنیا کات بوو ئەگینا بێگومان وەکو خۆشت وتت یعنی هەر تێڕوانینی ئێوەش هەر ئەوەیە کە من هیچ کاتێک نەمیستووە بەدەر لە تێڕوانینی هەر بابەتێک بێ من بڵین لایەنێک فەرامۆش بکەم و هەروەها چیتر پرسیاری تر ئەگەر مەسەلەی ململانێ بەڕێزان ئەزانی چۆنە ئەوەی کە ژنێک ئەچێتە پلە و پۆستەوە و ململانەی ژنان و پشگیری نەکردنی ژنان و ئەمەلخانیش وەکو ژنێک ڕایخۆی دەربڕی لاوانە بێ من پێچوانەی ئەوە ببینم بابەتی ململانەی ژنان ململانی پیاوانیشمان هەیە یعنی ئەم بابەتە تەنها بابەتی ململانی ژنان نییە یعنی ئەوە هەر پیاوان خۆی تەکەتولن لەبەر ئەوە وە پشگیری نەکردنی ژن بە ژن پەیوەندی بە کەسایەتی ژنەکانەوە هەیە لەبەر ئەوەی من ئەتوانم شایەتی بۆ ئەو ژنانە بم کە لەو کاتەوەی لە دوای ڕاپەڕینەوە کە چەند پشگیری یەکتریمان کردووە و چەند لە هەموو شوێن و پێگەکانە پشتیوانی یەک بووین بەڵام وەکوتم ئەوە پەیوەندی بە کەسایەتیەوە هەیە و لەوانە بێت بەڕێزان پەیوەندی بەو ئاراستەی کۆمەلگایشەوە بێ بۆ ئاراستەی عقلێتی پیا و سالاریا بێ کە ئەوەی کە خۆی نێوێ و نەتوانێ لە بەرامبەر پشگیری نەکردنی ژن بۆ ژن جێبەجێکا ژنەکە بەکاربێنێ ئەوە شەیە یعنی هەموو ئەم بابەتانە واریدا من هیچ کاتێک لەگەڵ گشتگیریانیم هەموو حاڵەتێک بە پێی بارودۆخ و بڵین چوارچێوەکەی خۆی ئەبێ بڕیاری لەسەر بێ و ڕۆزاخان بەڕاستی ئیتر ئێمە یعنی ئەو دەستەواژەیە ڕێک وایە ئیتر ئێمە ئێستا بەداخەوە لە لوتکەی یعنی سیاسکردنێکی بێ ئەخلاقی یعنی من بێ ئەو ئەخلاقە بەو شێ بەکارێنم بمبورن یعنی بەوەی ناکە کۆمەلگا بۆی ئەڕوا یعنی نازانین سەردەمی هیچ و چییە سەردەمی ئەوەیە کە هیچ پێوەرێک نەماوە هیچ بنەمایەک نەماوە و هیچ مەبادی و ئەخلاقیاتێک نەماوە هەم بۆ سیاست هەم بۆ بەڕێوەبردننی دەوڵات هەم بۆ خەمخۆریت بۆ نەتەوەکەی خۆت یعنی وای لێ هاتووە زۆر ئاساییە میلەتەکەی خۆتی لاک بکەی وای لێ هاتووە ڕۆژانە ئازاریان بەی بە یەک کۆمەڵ بابەت و بەلاشتەوە گرنگ نەبێکەواتە ئەمە کامەیە ئەخلاقی سیاسی بابەتی ژن کوشتن و بابەتی سۆشیال میدیا بەڕاستی هەر ئێمە دوێنێ وەکو تۆڕی 8 مارس کۆبوونەوەمان هەبوو دوو تەوەری سەرەکیمان بابەتی کوشتنی ژن کە ئێمە ڕۆژانە و شەوانە و بەو هەواڵانە ڕائەچڵەکین
و سۆشیال میدیا و بڵین ڕیکلامکردن بۆ فرەژنی من هەر لە واڵەکەی خۆم بابەتێکم لەسەر ئەو بابەتەدانە بەڕێزان لە دوای ڕاپەڕین کاتێک یەکێتی ژنان و ئەو ڕێکخراوانەی کە کاریانەکرد هەموویانەوە لە دەرگای ماڵ بە ماڵیان ئەیا و ئیشیان بۆ ژنان ئەکرد و کاریان لەسەر ئەوە ئەکرد کە کۆمەڵە یاسا دەربچێ و ئەو کە من باسم کرد کەوتم لە ڕووی یاساییەوە تۆ پشتیوانی بەدەستێنی ئەو یاسایانە و دەرچواندووە لە قۆناغێکە لەم هەرێمی کوردستانە عەیب بوو باسی فرەژنی بکرێت عەیب بوو ژنێک بڵێ پیاوێک چەند ژنێکی هەیە بەڵام ڕاگەیان و سۆشیال میدیاکان کە ئەوەش جێبەجێکردنی جۆرێکی ترە لە سیاسەتی ئاراستەکردنی کۆمەلگا لای خۆیان کار لەسەر ئەو بابەتانە ئەکەن کار لەسەر فرەژنی ئەکەن کار لەسەر هەموو هەڵوەشانەوەی کۆمەلگا ئەکەن ئیتر لەسەر ئەوەی کە تۆ بابەتی مسیارە بابەتی کۆمەڵێ بابەت کە ڕۆژانە یعنی خێزانی پێ هەڵەوەشێنەوە تاکی پێ هیلاک ئەکەن هیوادارم وەکو هەموو جارەکانی تر بە خێرایی توانی بێتم بەڵام وەکو وتم ئەمە بابەتێکی زۆر 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 دوور و درێژە کە من ئەوەندە توانیم و باسی ئەوشم کرد کە کۆتا جار مەسەلەی ژمارە پێم وانییە دەلالت لەوە بکاکە تۆ لە ڕووی ژمارە و نوێنەرایەتیت هەبوو ئیتر تەواو دەسەڵاتەکەت بە ئەندازەی نوێنەرایەتێکەتە سوپاس ببورن ئەگەر پرسیارێکیشم ئاراستە کرابێ و نەمتوانی بێ وەڵام بەمەوە بەڵام ji bo Seyda Latîf azadiyê jin piştî hilweşandina yanî rûxandinê rejîmekî bêkirin yanî helbet yani di nav komelge de eger rêxistinkirin tune bê yani ew babete jî nayê destkirtin ji bo wê jî di hundir rûjava da emkan vê bêjin daha hundir rûjava da wek rêxistinê jin di yani salê nûdî da dest pê kir بەڵام di 2050 da wek yekîtî jin hat avakirin di encamê da 2015 bir kongrestar. Ama kongrestar tenê wek jinê Kurd negirtin avxan. Jinê Kurd, Arab, Suryan yani her beşekî rêxistinê xwe da avakirin. Eva ji bo yani babetekî ku rastî demê hilweşandinê rejîmekê bêkirin di wê di nav wê rejîmê da helbet destkeftî jî hene û tiştên em bêjin binkeftî jî hene. Niha babetekî din hebû ji bo yani jin di civakekî bêexlaqî da kanê siyasetê bike yan na kan bêjin civakekî siyasî û exlaqî ancak hev di tamam bike. Yani ne civak bê siyaset dibe ne civak bê exlaq dibe. Gerek her du babet hebin hem siyasî bê hem exlaqî bê kanibê civakekî ava bike di hundir vê civakê de kanibê rol û misyonê xwe hebe yani ez kanim vê bêjim ji bo yani rolê jin di rewşê heyî da ew ê ku em negiştine di hemî bêjin dîsa ew di kêm derfetê demê bû ku me nikanî her tişt banîna ziman taybet niha di mijarê entegrasyonê da jin çi qasa beşdar e çi qasa beşdar niye siyasetê ku niha tê meşandin bi çi şêwazî tê meşandin yani rastî min destpêke da ji go zextekî pir mezin li ser me wek jin tê kirin yani niha em di merheleyekê de ne hemû tiştên ku me bi dest xistiye em biparêzin yani yekem babetê ye pejeyê ku jin yani rastî rolekî mezin li hember Daişekî tundira lîst îro di hikûmetê Şamê da wek hêz wek hebûnekî jin nayê qebûl kirin ji bo wê jî yani em anca bi têkoşînê xwe bi berxwedaniya xwe kanibin ew destkeftiyên ku dest me de hatine kirin biparêzin hem babetê perwerdê jî heman tişt û bile babetê siyasetê da yani ev şûreşê ku hatiye kirin hatiye meşandin yani ew şûreşê ku em niha behsê wê dikin wê qonaxê dikin tenê jinê yani tenê jinê Kurd tê da cî negirt jinê Kurd bî jinê Arab bî jinê Suryan bî hemî bi hevdira yani ev qonax bi hevdira bi rêvabir û di hundir wê de jî yani hem wek jinê Arab xwe bi rêxistin kir te Cemaet Zenûbiya çêbî hem wek jinê Suryan xwe bi rêxistin kir yekîtî jinên Suryan çêbû hem jî wek em bêjin jinê Kurd xwe bi rêxistin kir û bi hevdira kanîbîn vê civakê ava bikin û vê civakê bi rêva bibin ji bo derge eger vekîrê li hember jin yani wek sîstemê rêveberiyê xweser min got yani di sîstemê rêveberiyê xweser heta niha em ser wê dimeşin ku sîstemekî hevserûktî ye
يعني جن وبياو بهفدرا ريخست يعني بهفدرا السياسات ددن مشاندن بهفدرا دناف جواك دا ام بيجن دمو دزگاین سیاسی و حکومی بهفدرا بريودن ددن مشاندن يعني حتى نها او دسكفتين خو ام د پاريز و نهاول ددن كو دسكفتي ما جدس معنا چه و هلبت اب استنگين كل هم برمه بتيكوشين و برخدان انجام كان بن بدس بخين سپاس دکن زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان بێریڤان خان و دکتۆر ڕازا و بەشداربوونی ئێوەش بە ناوی ژنانی ڕۆژئاوا و ڕێکخراوی ئازادبوونەوە دووبارە سپاس و کە کاتی خۆتان بەخشی بە و کۆڕە زۆر سپاس.